هەمووتان پێویستە لەو ڕاستیە بگەن کە بە درێژایی مێژووی باشووری کوردستان ئێمە نەخاوەنی حیزب بووین، نەخاوەنی شۆڕش بووین، سەرلەبەری ئەو شۆڕشانە هەمووی چەتەگەری بووە، هەمووی خەڵکی نەخوێنەوار بووە، هەمووی خەڵکی ئاغا و دەرەبەک بیری کردوتەوە ڕێبەرایەتی کردووە، تەنها خەڵکی فەقیر و داما و قوڕبەسەر و ئەوانە خۆیان داوە بە کوشت و ژیان و ژیانی خۆیان داناوە. بەڵام لە دواییە یا شێ مەحموود نەمر خواردوێتی، یا مەلام سەفا خواردوێتی، یا مەسعود بازانی خواردوێتی و تەواوی خوێنی ئەو کەسانش کە بە ناوی ڕزگاری نیشتیمان و بە ناوی کوردایەتی و ئالە بابەتانەوە ڕژاوە بەداخەوە هەمووی بە فیرۆ ڕۆشتووە. کوردایەتی لە ماناکەی خۆیان کاتی خۆی من ناوم ناوە کە پیساییەک بوو بە درێژایی 100 ساڵ دەرخواردماندرا، نەتیجەکەیشی دوو باندی وەکو پارتی وێچێتی بەرەمهێنا و بنەماڵەی بازانی کردە حاکم لە کوردستانە لە دوای 27 ساڵ کە ئازانن وەزعەکە بەرەو چیەوە ڕۆشتووە. من بۆ خۆم هیچ کاتێ بڕوان بەوە نەبووە کە کوردانی باشوور لەبەرەوەی خاوەنی ئەو ئەقڵەی حیزبیەن و بەرەوەی کە بنەماڵەی بازانی و فڵان فڵان ئەم ئاغا ئەو بنەماڵە تێدا دەسەڵاتدارە، هیچ کاتێ بڕوام نەبووە کە ئەوانە بتوانن دەوڵەتداریکەن و بتوانن حکومڕانی بکەن. چونکە حکومڕانی خەڵکی مەدەنیەوێ، خەڵکی خوێنەواری ئەوێ، خەڵکی مۆدێرنی ئەوێ، خەڵکی ئەسکۆلاری ئەوێ، خەڵکانێکێوێ کە بەڕاستی بزان ماناکانی حکومڕانی چییە. حکومڕانی بە نێچیر و بە مەسعود و بە کۆسەت و بە سەعالیکە و بەمانە ناکرێ و بەڕاستی ناممچینە. هەر لەبەرەوەی شەخۆشەویستان کە کۆماری مەهاباد دروستە بێ لە کوردستانی ڕۆژهەڵات، وەفتێکی کۆمار ئەچن بۆ رووسیا، ڕووسەکان پیان ئەڵێن ئێوە هاتوون بۆێرە داواکاریەکانتان چییە؟ ئەڵێ وەڵای ئێمە هاتوین داواکاریەکەمانەوەیە کە زینی ئەسپ و ماینمان بنێ، بۆ ئەوەی زینی جوان لە رووسیاوە بێنن بیکەنە سەر پشتی ماین و ئەسپەکانیان و بۆ خوان غارغارێنکەن، چونکە هەمویان ئاغا و دەرەبەک بوون، حەزیان لە غارغارێن و سواربوونی ماین و ئەسپ و ئالەم بابەتانە بوون و لەو رووسیا زەبەرلاحەیە چوون داوای زینی ئەسپیان کردووە. بۆیە ئێمەش کە 27 ساڵە راپەڕین کراوە و یەکێتی و پارتی هەیە، ئەمە نەتیجەکەیەتی کە ئێسای بینین. لەبەرەوەی حکومڕانی بەم کەسانە ناکرێ، ئەمانە ناتوانن دەوڵەتداری بکەین. ئێمە دوێشێش لە ژووری ئۆپۆزیسیۆن لە پاڵتا کاتۆزێ قسەم کرد لەسەر ئەو مۆزوعانە، بە درێژایی ئەم 25 ساڵی ڕابردوو یا لانی کەم 15 ساڵی ڕابردوو، ئەوەی کە من و هاوڕێکانم لە ژووری ئۆپۆزیسیۆن و ئەوانە و ئەوەی کە نووسیمان و ئەوەی کە وتمان هەتا لە کوردستان پۆستیشە تەواو قسەکانی ئێمە دەرچوو. تەواوی ئەو میدیاکار و شڕە شاعیر و شڕە نووسەر و ساختە چیکە بۆ پارە لەسەر سک خشان بۆ بەردەم پارتی وێچێتی و ئەحزابەکانی تر، هەموو ئەمانە دۆڕاندیان، پارتی دۆڕاندی، یەکێتی دۆڕاندی، ئەوەی کە گرەوەکەی بردەوە، ئەوەی کە تێگەیشت بوو لەو هەلومەرجە سیاسی ئابوورێکە لە کوردستانە هەیە، ئێمە بووین کە بەڕاستی عەقڵمان بڕی و تێگەیشتین و ئەوەی وتمان هەمووی ڕاستی بوو. بۆیەکە هەرچێ لە باشووری کوردستانە ڕوئەدا بەڕاستی بۆ من تووشی شۆک نابم و بەلامەوە ئاساییە، چونکە من ئەزانم کێ لەو کۆمەڵگایە دەسەڵاتدارە. تۆ کاتێ لە ساڵی 60ەکانەوە یەیت حیزبێک دروستەکەی کە حیزبەکە هەمومان ئەزانین چۆن دروست بوو، لە بڕیارێکی عەبدولکەریم قاسمەوە دروست بوو کە پەیوەندی بە ئاسلاحی زەراعیەوە هەبوو و ئاغاکان هەستان چوون بۆ ئەوەی کە لەو بڕیارە پەشیمانی کەنەوە، لەوێوە شۆڕش و پارتی دروست بوو یا بەناو شۆڕش. باشە وەختێ تۆیەی بابایەکی وەکو مەلام سەفا کە گونی خۆی جێزەر لە یەک ناکاتەوە، کە خوێنەواری نییە، ئەیهێنی ئەیکەی بەسەرۆشی ئەم پارتیە، تۆ بێ مەحکوم بی بە شکست، مەحکوم بی بە دۆڕان. ئەسڵەن تۆ ئەگەر چاوەڕوانی ڕزگاری و ئازادیکەی، یعنی تۆ تۆپەڵێک گەمژیت و هیچ شتێکی تر ناکرێ. تۆ چارەنووسی وڵاتێ یا چارەنووسی حیزبێ، چارەنووسی شۆڕشێ بخەیتە مشتی کەسێکی نەخوێنەواری ناحاڵی کە جگە لەوەی سوار ئەسب بێ هیچ شتێکی تر نازانێ، ئەوی سوارێکی ناشی. باشە هەر لەبەرەوە بوو کە ئێمە لە باشووری کوردستانە هەمومان دۆڕاند. خۆشەویستان، زۆر شت کە مقەدەس کراوە من هەوڵم داوە بەدەستی ئەنقەس لێی بدەم، چونکە دەزانم هەموو ئەم پیرۆزکردنە هەمووی تەزویراتە، هەمووی دروستکراوە. ئێمە مێژووی 100 ساڵی ئێمە لە باشووری کوردستانە مێژوویەکە 100 تاپا درۆ نووسیوێتیەوە، 100 تاپا دز نووسیوێتیەوە، ماستاوچی نووسیوێتیەوە، میرزا نووسیوێتیەوە، لەبەرەوەی هیچ قیمەتێکی نییە بەڕاستی ئەو مێژووی کە ئەوانە نووسیوێنێتەوە.
ویستم ئەوە نەپەڕێنم هەر ئەمە لەوەیە کە تۆ وەختی مەلام سەفاکەی بەسەرۆکی شۆڕش لە 75 ئەبێ بیدۆڕێنێ ئەبێ ئاش بەتاڵ کات ناتوانێت خۆڕاگر بێ بۆ چونکە مەلام سەفا نەخوێنەوارە مەلام سەفا عەبدوڵڵا ئۆجەلان نییە مەلام سەفا ڕێبەرایەتی پەکەکە نییە مەلام سەفا قوتابخانەیەک بووە بۆ گەمژاندنی خەڵک قوتابخانەیەک بووە پێکاتەیەک لە کۆمەڵی ئینسانی ئەحمەق بەمانای کەلیمە وەکو ئێسەی فازڵ میرانی و فڵانە فیسار و کەماکەروشی کە کۆمەڵی بەشەری ئەحمەق لە دەوری مەسعود بازرگانی کۆبوونەتەوە خۆیان ناوە حیزب و حکوومەت و بێنەوە بەرەو ئالەم بابەتانە ئەمەشە حەڵەکەیەکەی بینین لە ماوەی ئەم 27 ساڵی ڕابردووە سەرانی پارتیوێکێتی جگە لە تاڵانچێتی داگیرکاری دزی بێڕەوشتی فەسادی حتا لە ناو خۆیانە ملی یەکتر شکاندن تۆهمە پێچانەوە بۆ یەکتر هیچ شتێکی تریان نەکردووە کەواتەوانە ناتوان ئەهلی دەوڵەت و دەوڵەتکاری بین ناتوان بەڕاستی ئەسەنەوە گەمژەی ئێمەیە ئەگەر پێمان وابێ ئەمانە حکومەتداری ئەمانەتوانە حکومەتداریکەن زۆر هەبوون لەو مەسینە هەڵگرانەی کە گوایە خاوەن قەڵەمن ئەیان و دەوڵەت مەدار نێشی لەڤان بازانی بۆی ئەم دەوڵەت مەدارە بڵێ 2000 دلار بڕۆ بۆ خۆ بیخۆ باشە کاکە جا بە شەرێ بەم قەڵەمەوە بە پارە بنووسێ بە پارە ئەوە بکە هەر ئەوەی بەڕاست مشیلێک ئێستاش نووسەر هەیە على اساس بابەتی فکری ئەنووسێ بۆ نمونە لەسەر مەسەلەی ژن لەبەر ماچی خاتونێ بۆی لێ عاجز نەبێ مێشکی خۆی فکری خۆی ئەگۆڕێ ئەکەوێتە ماساوکردن چ ساختەیە ئینسان تا دەرەجەی نزم و چروک و ڕەزیل بێ بەڕاستی فکری خۆی بگۆڕێ لەبەر خاتی بەژۆندێکی سەخیف یا هیچ پوچ دوای ئەم 27 ساڵە ئەمە کۆتاییەکێتی کە ئێستا هەمان ئەیبینن عزیزان لە هەموو ئەم شتانە ناشرینتر لە مێژووی ئەم ئەحزابانە ئەزانن چییە ئەگەر ئینسان هەموو ئینسان لەم دنیا هەڵاکە ڕەنگە ڕۆژگارێ بێ ئینسان تاوانیشکا بەڕاستی بەڵام ئەوەی کە عەقڵ و منتەقە ئەوەیەکە ئەگەر هەڵەت کرد بڵێ هەڵام کردووە من ئەمەیە بە چاکەکانم قەرەبووی ئەو هەڵێ بکەمەوە ئەگەر تاوانت کرد بڵێ من تاوانم کردووە ئامادەم باجەکەی بدەم لەبەرەوەی دەسم لە تاوانێکەوە ئاڵاوە بەڵام ئەمانەی ئێمە لە هەموو تەمەنی خۆیانە ئەم هەموو شکستە ئەم هەموو دۆڕانە بە شەریشیان نەیوتووە بەڕاستی ئێمە تاوانمان کردووە ئێمە هەڵەمان کردووە باشە 75 بەلام سەفا زۆر مهم و زیرەک و فەیلسوف بوو زۆر ئەوە بوو ئەوە ڕێکەوتنامەکەی نازانم بینی شای ئێران و ئەوە شای ئێران سەدام حوسێن وای کرد و ئەو ئەنگەل لە کۆمەکییان کرد دەستچەورەکە ئەسڵن بەوە شەڕی ناوخۆی تاڵەبانی و بازانیان ئەڵێن کاکە گیان وەڵی ئێمە ئاگامە لێ نییە خەتای ئەوە بووە باشە 16 ئۆکتۆبەرەشی لە کەرکووکایەت ئەمیان لێ خەتای ئەوە خەتای ئەوە کاساتی شنگاڵیە خەتای ئەوە هەتا خەڵکی شەکوژن ئەڵە وەڵای خەتای ئەو کوژراوەکەیە بنمونە باشە ئێسێش دوای ڕیفراندۆمەکە کە ئەم هەلومەرجە بەو جۆرەیە ئێسێش یەک کەس خۆی ناکە بە ساحەبی ئەو وڵاتە بەڕاستی هیچ کەسێ خۆی ناکە بە خاوەنی ئەم وڵاتە بڵێ بابە ئێمە ئەم شتەمان کرد و ئێمە هەڵەمان کرد و ئێمە ئەمانەوێ ئەم هەڵیانە چاک بکەینەوە و ئەبوایە ئەومان نەکردایە و ئێمە دای لێ بدن لە گەلەکەمانەکەین شانسێکمان بەنێ بتوان ئەوە قەرەبووکەینەوە ئەم شتانە هیچی لە فەرەنجی ئەوانە نییە هیچ بۆ خۆی دانیشێک و تەڕاح و گوێ بە یەکشی کە نادا ئەمانە خاوەنی کەمترین و بچووترین ئیرادەی ئینسانی نین حتا عزیزان تەنها پارتیۆچێتی وان نییە حیزبەکانی کەیژوان باشە حیزبەکانی کەیژوان ناتوانن خاوەنی بڕیاری قاتعانە و ئازایانە بن یا ئیدۆڕێنم یا ئیبەمەوە باشە یا شکستە خۆم یا سەرکەوتن بەدەستەهێنم لە گۆڕانەوە بیگرە لە یەکگرتووی ئیسلامیەوە لە کۆمەڵی ئیسلامیەوە لە نازانشەوە هەر هەمی ئابۆ جۆرەیە بەڕاستی هەمان دیدو بۆ چوونیان هەیە هەدا ئەنیشێ کاکە ئەبێ ئاوا بین و ئەبێ وەسەکە بۆ جۆرە وەسە چی کاکە ئەوەی کە هەیە ئێڕوخێن لای دەبم بۆیە ئەمانە حیزبایەتیشیان دۆڕاندووە چونکە حیزب لە باشووری کوردستانە حیزبی سادرکراوە هیچ حیزبێکمان نییە کە هەڵقڵاوی نەوە جەماوەری خەڵک بێ بە تایبەتی قەسم حیزبی شاخە باشە هەمووی حیزبی سادرکراوە جایان ئێران لە پشتی بووە یا سووریا لە پشتی وەکو یەکێتی بەیاننامەکەی سووریا دەرکردووە یا تورکیا بۆ یا بەغا بۆ یا ئەلەم بابەتانە بۆ ڕاستی بۆیە ئەمانە هەموو شتێکیان دۆڕاندووە حیزبیان دۆڕاندووە عەقڵی حیزبیە نیشتیمانە نەتەوەیە فڵان فیسارە هەمووی ئەدۆڕێنێ خۆشەکە بە کڕی شەربەت عەسەن وازانێکە ئەو نییە وەمە کەسێکی پێکردو سێری کە عزیزان ئەمە بزوتەوەی گۆڕان ئەمە هەلومەرجەکەیەتی ئەمە کۆمەڵی ئیسلامی ئەمە هەلومەرجەکەیەتی ئەمە بەرهەم ساڵحە هەستا چۆ بەلای کۆستەتە تەڕاح لە بەڵێن بە خۆی لیدانی شۆ لێ باشە
هیچی ئەمسیانە بەتایبەتی بزوتەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی لەگەڵ بەرهەم ساڵحە ئەمسیانە نەیانتوانی لە دوای مەسەلەی کەرکووک و ئەو شکستە کە لە ساڵ 50 خاکمان لەدەستدا نەیانتوانی خۆیان کرد بە بەدیل لە بەرامبەر ئەم مۆزوعانە. کاک سەی عومەری سەی عەلی ئەشێت دەنگا بە باڵەکەی مەسعود بارزانی دوای ئەڵێ ئێمە بێ پارتی ناشینە بەغدا ئەبێ هەمومان بەیەکەوە بچینە بەغدا. باشە ئەڵێ ئێمە دژی سیاسی پارێزگاکانین هەر بەمانە ئەڵێ ئێمە دژی هەشینێکی پارتی دژی بێ تۆ ناتوانانی ئاڵوگۆڕکەی لە شتێکە ئەوەی کە ئەم جارە ڕوویاوە عەزیزان هەر ئاش بەتاڵە ئەم ئاش بەتاڵە تا ئەم چرکە سادە کە من لەگەڵ ئێوە قساکەم هەروە بەردەوامە بەڕاستی ئەمە ئاش بەتاڵە خۆشەشی عەجیب نییە دەبوو لە یەکەم ساتی ئەم ئاش بەتاڵەیە بزوتەوەی گۆڕان کۆمەڵی ئیسلامی دوکتۆر بەرهەم ساڵح یەکسەرە وەفتێکیان دروست کردایە لە خۆیان و لە خەڵکی بێلایەن بیان نادایە بۆ بەغدا و لەگەڵ حکوومەتی عێراقیەیە وەکو بەدیلی یەکێتی و پارتی خۆیان پیشان بدایە دوای ئەوەش کە گەڕانەوە کە ئەوان ئەمریکیەکان ناسیان ئەوان ناسیان ئەم حکوومەتەی ئەنی کۆتایی پیات حکوومەتەکەی نێچیرەوان بازانی قوبات تاڵەبانی هەموو شتێک ئاش بەتاڵە ئەو کاتێکی پارتی وەردابنیشین بەبێکەوە حکوومەت دروستکەین بنمونە باشە بەڵام ئەمانە نەیانتوانی هیچ شتێک بکەن یەک هەنگاو بنێن ئێستش مۆزوعەکە ئەوەیە کە بە هیچ جۆرێک چارەسەر ناکرێت یەک کەسیان بەدیلی پێی نییە بڕۆ قسە لەگەڵ پارتی بکە لەگەڵ یەکێتی بکە لەگەڵ گۆڕانی بکە لەگەڵ کۆمەڵی بکە لەگەڵ یەکگرتووی بکە یەک کەسی شتێکی پێی نییە بەرامبەر مۆزوعانە باشە نییە نەیانتوانی ببن بە بەدیل بەڕاستی ئێستا هاتوون تەرحیان کردو وەڵا کاکە ئێمە حکوومەتی کاتیمانێ حکوومەتی کاتی قسەی قۆڕە کاکە حکوومەتی کاتی چی وشتی چی تازە ئەو قۆناغە تێپەڕی عەزیزان مێژوو کە هێتە بەردەست ئەبێت تۆ حازر بەدەست وەڵام بۆ قەزیە بدەیتەوە وەکو ئەوە وایە بۆ نمونە من لە حاڵەتێکە فیشێکم پێوە بێت تووشی خوێنبەر بووم باشە تۆ ئەبێ یەکسە من بگەیتە دکتۆر ئەگەر یەک سەعات دوای خێ نیم سەعات دوای خێ من ڕەنگە بمرم بەڕاستی باشە تۆش تازە دوات خستووە ئێستا تازە هاتووی وەڵای ئێمە حکوومەتی کاتیمانەوێت و ئەم حکوومەتی ئێستا بە عەمەل نایە ئەم حکوومەتە 8 مانگی ماوە تۆ دوێ کام حکوومەت دروستکەی زەحمەت نەبێ پارتی وێشێتی ئەیانەوێ هەر ئاوا بمێننەوە کە ئەمە هەژمانگە بەڕێبەرایەتی مەسعود و نێچیر و بە مەسینە هەڵگرەکەی بۆ نمونە قوبات تاڵەبانی باشە من تەسەور ناکەم پارتی وێشێتی بشنە ژێر باری ئەوەی کە ئەم حکوومەتە بڕوخێن و با حکوومەتێکی موقەت دروستکەین بۆ ئەم هەژمانگە چونکە هیچ لە مەسەلەکان ناگۆڕێ بەڕاستی هیچیان ناگۆڕێ ئێستا ئەگەر ئێمە سەیریکەین پێکیشی بێن با بۆ نمونەوە بەیانی ئەم حکوومەتە ڕوخێن حکوومەتێکە دروستەکەن باشە چێوکە دروستیەکە گۆڕان کۆمەڵ یەکگرتو و پارتی وێشێتی پارتی وێشێتی هەر قوبادیان هەیە لەگەڵ نێچیرەوان بازانیە دایانن بۆ ئەوە باشە ئێوەش لەگەڵ بێکۆم حکوومەت دروستەکەن ئیجا ئێستا بۆچی ناشن بیکەن هەستێکتان هەم بزوتەوەی گۆڕان هەم کۆمەڵی ئیسلامی هەم بەرهەم ساڵحیش بۆی زیاکەن بڕۆن بۆ خۆتان ئەوە بکەن جا بەرهەم ساڵحیش دیار نییە کە مۆزوعەکەی بەرویەوە دەچێت قاچێکی لای کۆسەت و قاچێکی لەم لای کەس نازانێت بەڕاستی ئەو کابراش خەریکی چییە وەک کەسێکیشە ناتوانێت بڕێ لەسەر کۆمەڵی مەوازە بدە کەواتە ئەیبینن کە هیچ شتێک یەک کەسیان نییە یەک قسەی پێ بێ ئەگەر ئاوا تۆ من لە دوورەوە ئەسەر جێ بەڕێگای ئەڕۆم لەم داناخا دیقەت دەیەم لە باشووری کوردستان هیچ حرەکەتێک نییە هیچ تەرحێ نییە هیچ پێشنیارێک نییە ئەوەی کە هەیە کۆمەڵی فەوزایە هیچ شتێکی تر لە ئارادا نییە بەڕاستی کەس یەک شتی پێ نییە لە بەرامبەر ئەم مۆزوعانە باشە ئێسایش ئەتوانم بچین لەگەڵ لێنە بیگەزار چیشان پێکە هیچیان پێ ناگری کاکە تازە بە تازە عەزیزان چونکە ئەمانە قەت عاقڵ نابن وەکو وتم قەت ناڵێن ئێمە داوای لێبوردنەکەین قەت ناڵێن ئێمە هەڵێن تازە بە تازە نێچیرەوان بازانی ئەڵێ دوای 27 ساڵ دوێنێشەوە ئەڵێ بۆیە کارەبانیە خەڵک زۆری بەکارەهێنێ ئاخر ئەگەر قسە ئەەکەی ئەڵێ ئارا مەحمەد تووڕێ بێت و قسەی خراپەکە باشە 27 ساڵە خەڵک کارەبا زۆر بەکارەهێنێ خۆ ئەمە ئەمڕۆ دوێنێ و پێری نییە کاکە مانگی تەمووز 40 دەرەجەیە تۆ کارەبا نییە کاکە خەڵک لە گەرمان ڕاکە خەڵک لە هەتاو ڕاکە خەڵک لە ئاگەر ڕاکە خەڵک لە هیتەر ڕاکە تۆ کارەبا نییە لە تەمووزە لە سلێمانی لە هەولێرە فشە چیە تۆی نێچیرەوان بازانی تۆی دز تۆی دۆڕا و تۆی شکست خواردوو شەرم کە بەڕاستی ئەو قسە قۆڕانەکەی کاکە خۆم ئانەمە کار نییە یاڵێ چی وەڵی ئەوە بۆیە موچە ناین لەبەرەوەی عەبادی ناهەڵێ من نەوتەکەمان بفرۆشین هەر نەوتەکە باشە هەر بۆ لێ نەوتەکان لە من و لە تۆیە خۆ پێشتر نەوتتان نەفرۆشت
خۆ پێشتر خوێڕیەکی وەکو ناویشی ئەم ئاشی هەورامیتان هێنا بوو تامان خۆ ئاشی هەورامی هیچ نییە دزەکە مەسعود و نێچیر و بنەماڵەکەی ئاشتی چی ئاشی جووتێ قۆنەرەیە لە پێی مەسعود بازانیە جووتێ نەعلە لە پێی نێچیر لەبان بازانە شۆ پێچی بۆ تەوالێت من خەڵک سێرم لێ خەڵک باسی مەسعود و نێچیر و ئەوە ناکەن باسی ئاشی هەورامیەکەن ئاشی هەورامی شیە ئاشی هەورامی کەنی کوێ کاکە ئاشی هەورامی ناتوانێت یەک دینار بزێ ئەگەر نێچیر نەیاتێ ئەگەر مەسعود نەیاتێ دزی گەورە سەری ڕەشە دزی گەورە مەسعودە دزی گەورە نێچیرەوان بازانیە خەڵک بە ئەڵێ بەکەرنایە بە کوتان ڕمەیە ئێوە بەسەر دزەکان نایێن بە ئاشی هەورامی ئێرێن باشە کاکە ئێوە نەوتان ئەفرۆشت هەموو شتان ئەفرۆشت بەڵام دیسانش خەڵک موچەی نەبوو خەڵک نانی نەبوو خەڵک کاری نەبوو بابی گیان کۆمەڵگا بە ئینسانی ئەحمەق بەڕێوە ناچێ تۆ لە ماوەی ئەم 27 ساڵەیە لەم کۆمەلگایەیە هەنگاوێکت نەناوە بۆ دەوڵەتداری بۆ هێزێکی نیشتیمانی بۆ ئاسایشێکی گشتی بۆ بەسەنعەتیکردنی ئەم کۆمەلگایە بۆ کەرتی کشت و کاڵە بۆ کەرتی ئاو دێری تۆ بۆ هیچ شتێکی چ نەکردووە تۆ بەسەر ئەم ئەرزە لایە ئەو تاپۆڵە گردە بۆ من هەڵاسم ژنێکی ترێهێنم وەڵا ئەو کشیان زۆر جوانە وەڵا ئەم شوشین لە باخەکە بخۆینەوە وەڵا ئەم شەو بابشین بۆ بڕۆین بۆ هین بڕۆین بۆ لوبنان نەوەڵا ئەچین بۆ مەغریب یا وڵا ئەچین بۆ شیمالی ئێران ئێوە بەس خەریکی بی ئەخلاقی بوون کاکە ئێوە بەس خەریکی ئەمە بوون ئێنا خۆ هیچێکیتان بۆ کۆمەلگای ئێمە نەکردووە پارە بدزە بە ئارەزوی خۆت واتان لەو کۆمەلگایە کردووە هەر هەنگاوێک لەسەر دەکەوێت باشە چکە خەڵکان فێری هەچی دزی و بێن و بەرەو ئەمانە کردووە بەڕاستی ئێوەتان لەو خەڵکە کرد چکە من ئاگامێتانە هەتا مجتەمەعیشتان وادە کردووە کاکیژێن مجتەمەعتان وادە کردووە کاکە سێری کەن خۆشەویستان با ئەمە ئەڵێ قسە هێنێ ئێستا باوکی من نەخۆشە پێوەندیم پێوەکەن کاگارام ژیان وڵایە توانین باوکی بەرین بۆ هیندستان و بینێن بۆ تا نازام چی و بۆ ئەڵمانیا بۆ نازانچی ئەلە بابەتانە لەبەر باشە بۆ باوکی منێکی بۆ باوکی ئەفلان کەسی ناکەی چەند پیاوی قوڵبەسەوە بۆ حاجی عەلی باوکی من لە گەرمیانە ئێستا بەدەم ئازارەوە ئەناڵێنێ یا لە هەڵەبجەیە ئەوە هەمووی لە هەڵەبجە لە کیمیابارانە هەمووی برینارە بۆ ناشن ئەوانە بنێرن ها زەحمە نەبێ بۆ ناشن ئەو هەموو پیاوە پیر و قوڵبەسەرە بنێرن کە هەمووی نەخۆش و پەکەوتەیە پارەشیان نییە بچن بۆ عیادە ئەوە بکەن باشە کاکە بۆچی ئەوانە ناکەن دو نەخێن نامەوێت با باوکم بمرێ ئەگەر ئێوە ڕاستەکەن بە هەموو مجتەمەعی بکەن بۆ تا هەموو باشی ئارامەحمەیەکی بۆ نمونە خەڵکیان وایە کردووە کە خەڵک ئەبێ هەر بە شوێن مەشغەڵەکانی خۆیەوە بێت ئەمرێ با بمرێ خۆشخۆشی عەجیب نییە منیش ئەمرم باشە بەڵام ناکرێتەوە من دابنیشم بۆ باوکی خۆم هەموو کارێ بکەم بەڵام باوکی فڵانە کەس نان نییە بیخوا هەسێریشی نەکەم کوڕە قەیچێکە ئەوە خەجاڵەتیە کاکەجێن ئەوە ئەخلاق نییە ئەوە بێڕەوشتی پاتی وێشێتێ لە واقعە باشە یاڵێ خەزمی نزیکی خۆم هەیە تەلەفۆنەکە ئەوە کاکە تۆ هەموو کەس خۆشێویت و بۆ پێ تەلەفۆن ناکەی بۆ فڵاشن دابمەزرێم و چیوانە بابەتانە وتم باشە دەی من تەلەفۆنەکەم بۆ فڵاشن تۆ دا ئامەزرەی لەبەرەی کەسی منی ئەی ئەو کابرایەکە کەسی نییە ئەی ئەو قوڕبەسەرەی گەرمیان کە کەسی نییە ئەی ئەو داماوەی هەولێر کە نان نێبیخۆ کەسیشینە ناژێری قسە بکە ئەی فڵانە کەس لە زاخۆ یعنی وایان کردو هەر کەسە خەمی خۆی بێ من خەمی کەسەکانی خۆم بێ ئەو خەمی کەسەکانی ئەمە ئەخلاق نییە کاکە ئەمە ئەخلاق نییە ئەمە کەلتورێکی سەخیفی پاتی وێشێتی بوو هێنانە ناو ئێمە کە هەر کەس دانیشێ بە شوێن گیفانی خۆیەوە بێ من بڕۆم کەسەکەی خۆم تاعین کەم سندان لەو کەسەی خۆم بدا ئەچم تاعینە نایکەم کابرایەکی سوال کرد لە هەولێر لە بادینان تەلەفۆن بۆ من کابرا کاگارام ئەوم بۆکە بۆ یەکەم بەڵام بۆ یە کەسی خۆمی ناکەم چاوی دەرەها چونکە ئەو کەلتورە سەخیفە ئەمان ئاوادارێکە کۆمەلگایان ماڵێ کرد باشە کاکە تازە بە تازە نێچیر و کێوشێڵێ کاکە ئێمە کارەبامان خەتای ئێوەیە کارەباکە هین ناکەن گورە هیچ و پوش تۆ بە حاتی کارەبای خۆ ناکوژێتەوە کاکە ئەو تێهیت سەعەدیکەی وت کارەبای ئێمە لە هەموو شوێنە باشە لەکوێ باشترە کاکە سەعە لە هەموو شوێنە باشترە گورەوە حەقە ئەمنەی گۆپاڵ پیاکێشی ئەو پشتە ملەی نییە ئەمنەی کوتەک پیاکێشی بووک مارکوژی کەی مارکوژ نەکرێتە تەلەڤیزیۆنەوە بڵێ وەرە خوا قسەمان بۆکە خاڵە سەعی ئێوە کرد ئێستا نێچیر و قوبات خۆیانە گەڕێن ئەڵێن کاکە ژیان وەرن با بۆ خۆمان حکومەت دروستکەین و وەرن لەگەڵمانە شوێنتر گاڵتە جاڕیە باشە کاکە عەزیزان خۆشەویستانی من ئێوە هەمووتان ئەزانن جگەرە چییە جگەرە کە وەختێک ئاگری تێبەرەیی ئەبێ بە سووت و ئەو سووتوە نابێتەوە بەجگەرە من کە گۆڕان دامەزرا کاگنەوشیوان کەوتی ئەمە بێمە ڕیفۆرمەکەین من هەمان قسە هەمان وتارم لە کورسان پۆست لەو کاتا بڵاو کردەوە وتم چۆن سووتوە جگەرە نابێتەوە بەجگەرە پاتی وێشێتی ڕیفۆرم ناکرێ بابە پاتی وێشێتی پواون پواو کاکە پاتیێتی داڕزاون ڕزیو نادێنەوە لە یەکتر پینە هەڵ ناگرێ شەبەقن ئەمانە کاکە ناکرێ
تێگەی برای من کەشی تازە بە تازە گۆڕان و کۆمەڵ و چێ ئەوانە وڵا کاکە بێ ئێمەشم ڕیفۆرم چێکی کاکیشێن مەسعود باز بابە کلۆکی پارتی وێکێتی ئابۆ جۆرەیەکە هەیە تۆ چی مەسعود ڕیفۆرمەکەی ئەیکەی بەچی نیەچی ڕیفۆرمەکەی ئەیکەی بەچی بابە ئەو ماهیەتی وایە ئەو کلۆکی وایە ئەمانە بوونەتە سوتۆجگەرە و هەڵوەریون کۆتاییان پێهاتووە باشە بەس کێشەی ئەمە ئەوەیە ئەوەندە بێ حەیان نەواز ئەهێنن نەدەن بە شکستەکانی خۆیانە و نە هەوڵ ئەدەن عەقڵەکەش بگۆڕن کاکە ئەی هاوارێکێتی و پاتی ئەگەر دزیە دزیوتانە تاڵانە کردوتانە پارەیە کاکە بردوتانە بێڕەوشتی هەیە کاکە کردوتانە ئەی هاوار دەیتر واز بێنن تۆزێ دەیتر عەقڵی خۆتان بگۆڕن ئێدە ئیتر ئەم کۆمەلگایە گوناحە ئێدە کاکە ئەم مێژووە گوناحە بەس کێشەی شەرق ئەوەیە دیکتاتۆرەکانی ئەبێ بە شەق لایەن بیت ئەگینا لا ناچن ئەمانە کاکەژێن سەری کۆچە ڕەسوڵکەن باشە کاکەژیان ئەیاتە دەمی ئەڵێ مەکینەی خیالی کاکەژیان تۆ خۆت لە خۆت تێناگەیت کاکەژیان خۆت لە خۆت تێناگەیت ئەی هاوار تۆ لە پێکەوتووی تۆ وەحدەوتیان نەماوە بابە تۆ فەوتاوی کاکە تۆ تەواو بووی هەدە خۆ قساکە بابە ئەی بەبرای شیرم ئەمە بۆ خۆتان شەرمە باشە کە وەختی خەڵک باسی کۆچەتەکە هەڕەشەیەکەن برادەرێکمانێ گەنجێکە سامانە گەنجێکی جوانە زۆر تونڕەوە ئەوانیشە باشە تۆزێ لە خۆمەشێت تونڕەوە کاڕەشەی خوشکەزایکی ڕەشەی لێ کردووە وەڵا کاکە تۆ بێت داوای لێبوردن لە کۆچەتێک قسە کردووە داوای لێبوردن لە چی بکە کاکە والله من ساما من بيشم كوجن داوي لابد ناكم كاكيشين كوسه شي تاخذ داوي لابد لبكا اگر اخلاقي هي لا دز مافيا دزي او داي هناو جدي او داي هناو باشا ابي كوسه داوي لابد لسامانه كان كا ابي كوسه داوي لابد لارام احمد كان ابي كوسه داوي لابد لخشي كردستان كا باشا ابي سلاني باتي وشتي داوي لابد لخشي كردستان كان نك شاوراني اوكي كا خلق داوي لابد لو انا بكا براسي قۆڕە کاکە بۆیە ئەمە شێتی و پارتیە ناتوان حتا لەناو شێتی نیشتیمانیە لەناو پارتیشە ئەگەر خەڵکێکی جوان هەبێ بڵێ بابێت ئەمە زۆر بێتان بۆ بەڕاستی کاکە وەرە باش تێ بەش تێ بکەین باشە کەشی ئەوانی کامی ڕقیان لێتی سێریکەن عەزیزان کۆسە دەڵێ بەڕاستیەوە هەموو دز و جەردەکان و نەوت فرۆشەکان ئەوەکەن ئۆکەی بەرهەم ساڵح ئەڵێ ئەوە دزەکان و ئەوەکەن باشە محمود سنگاوی ئەڵێ نەوت دزەکان و ئەو ئەنە بابەتانە سەعالیکە هەروە ئەڵێ ئازاد جوندیانی کە ڕۆی هەروە ئەڵێ فڵان ئەنە هەمووتان وا ئەڵێن ئەمە چێ دزەکەی کەواتە ئارام ئەحمەد کاک کەواتە منم نەوت دزەکە زەحمەت نەبێ هەموو سەرانیەکێتی بەیەک ئەڵێن دز بەیەک ئەڵێن ئەمە ئەوە ئەی کەواتە کاگارا بە ها چێ زەحمەت نەبێ ئێوە هەمووتان وا بێتن ئەڵێن کاکە وەڵڵی کاکی من هەمووتان دزن بەسەری من کاکۆسەتت هەموو سەرانیەکێتی نیشتیمانی کوردستان یەک دانەتان تیان نییە دزی نەکرد بێ مەگەر پێشمەگەی دامای و قوربەسەر معنی 400 بۆ خۆی خواردی ئەگینا سەر لە بەرتان بە ئینسانیت قەسەم لە 27 ساڵی ڕابردووە یەک کەسێک نییە خاوەنی پۆست بوو بێ دزی نەکرد بێت باشە کاکە ئەوە هەتا ئێستا لەناو گۆڕانیشە ئێستا هەواڵە ئەبوبەکر بێ پارێزگای بێ زۆر ئاگای لە خۆی بێ هەواڵە ئەبوبەکر بەڕاستی چونکە هەمان عەقڵ لەناو گۆڕانیشە هەیە عەزیزان هەمان عەقڵ زۆر خەتەرناکە عەقڵێتە قایمقامی گۆڕان هەیە پەیوەندی پێ وەگڵە کاک ئارام نازانم چی بکەم کاکە بۆ نمونە من بووم بە قایمقام و لەسەر لیستی گۆڕانم باشە قایمقامی سلێمانی بە نمونە یا قایمقامی هەڵەبجەم یا هەر شوێنێک گۆڕانەکانیان بۆ لام کاکە ئێمە دەنگمان پیاوی ئەومان بۆکە ئەومان بۆکە ئێتۆ گۆڕانی چۆنە بێ بیر لە شیوا بکەیتەوە کاکە بابا هەڤاڵ ئەبوبەکر لەسەر لیستی گۆڕان بۆ نمونە ئەبێ بە پارێزگاری سلێمانی ئیتر ئەو پارێزگاری سلێمانیە پارێزگاری گۆڕانەکان نییە پارێزگاری یەکێتیەکان نییە هی پاتی نییە هی ئەوە نییە بەڵام لە کۆتاییە پارێزگاری هەر هەمویانە پارێزگاری گۆڕانە هی یەکێتیە هی پارتیە هی ئیسلامە هی کافرە هی جوولەکەیە هی ژنە هی پیاوە هی خەڵکی سلێمانیە هەم هەڤاڵ ئەبوبەکرە ئەبێ بە یەک چاو سەیری تەواوی خەڵکی کوردستان کا نابێ دابنیشم ئەو مەحافیزە من ئەیناسم کاکە ڤاژیان ئەوە من ئارام ئەحمەدم چاوەکەم چۆنی باشی ئارامجیان وەڵاوە فڵان کەس ئەگەر ئەمەم کرد دای خێرەوە بەسەرما تەلەفۆنەکە مەیکە ئەگەر قانونیە بیکە ئەگەر یاساییە بیکە ئەگەر گەنەخۆریە بۆ لە تەلەفۆنەکە داخەوتەرن بۆ من مەکە با بخوا بۆ خۆی سیر بخوا زۆرنا لێ بدا بەڕاستی باشە ئێستا گۆڕانەکانی ئەچن بۆ لای ئەم بۆ لای پارێزگار بێ قایمقام بێ ناحێ بێ شێ بێ کاکە ئێمە گۆڕانی کاکە و بێخلاقە هیچمان بۆ ناکات و ئێمە دەنگمان پیاوە و ئێمە گۆڕانین و هەماشتی یەکێتی و پارتی کاکەجێن نابێ برای شینم گۆڕان ئەبێ خاوەنی کەرامەت بێ تاشی گۆڕان ئەوێ گۆڕانکە ئەبێ ئەخلاقی بەرز بێ بەڕاستی نابێ دەرگا بۆ گەندەڵی بکاتەوە دەنگێ بە گۆڕان داوە یان نەداوە مشکلەی خۆتە
تۆ دەنگە بە گۆڕان داوە بۆ گۆڕانکاری تۆ نابێ هەمان ئەوە یەشێتی نیشتیمانی پارتی بکەیتەوە کە دائانیش کاکە یەشێتی نیشتیمانی ئێمە لەگەڵ خۆمان هەیە ئاتەخوا بۆی بکە زەحمەت نەبێ کاکەوە پارتیمانە نامێ بنێرە بۆ لق و فڵانە عەرزەی بەرێ یا فڵانشی بۆ بکە جا ئەگەر لە گوناو گۆڕانە ئەمە دووبارە بێتەوە کەواتە فەرقی پارتی و یەکێتی و گۆڕان چییە کاکەیشێن بۆیە خەڵکی گۆڕان خواست ئەبێ ئاوا بیر نەکاتەوە بەڕاستی ئەبێ بەڕاستی گۆڕان بێت من خەڵکە زانم جوێن بە عومەی سەی عەلیەیە لەبەرەوەی کە فڵاشی بۆ نەکردو کاکە کەیفی خۆتە برای شیر یعنی ئەگەر بۆی کردی تایە تۆ ڕەخنە لە عومەی سەی عەلی نەبوو کە عومەر فڵاشی بۆ نەکردووی بۆیە ڕقلێتی بۆیە قسەی پێڵێیت باشە کاکە بەڵام من ئیشم بە کەس نییە ڕەخنە لە عومەی سەی عەلی گرم لە کۆمەڵ لە کافر لە جوولەکە یەکەم چکە ئیشم بە کەس نییە کاکە تەواو من ئیشم چییە هیچم نایە خەڵکشم بۆ بکە کەواتە ئیشم بە کەس نییە بۆیە ئەبێ ئەمەش واز دەبێن گۆڕانەکان کە من ئاگام لێیە کۆمەڵی مەدیناحی و قایم و ئەو بەدەست ئێوە گیری خواردووە دڵنیام ئەو کاک هەڤاڵ ئەبوبەکر بێ پازگای سلێمانی ئەبێ چاخانەی لەوەدا بنێ بۆ گۆڕانەکان هەردەقە نادەقەیە سەڵام کاک هەڤاڵگیان باشێک بابە لێی گەڕێ گۆڕانی یا گۆڕانی سندان لێدا ئەوە کە پارێزگای سلێمانیە لێی گەڕێ ئیشەکەی خۆی کاکە ئەبێ هەردەقە نەدەیە کاک فڵان کەس بەخێر بێ یاخەبێ بە چاخانەکەی حەمەڕەق لە پازگای سلێمانی ئەمە چیە کاک هەڤاڵ پازگای سلێمانی گۆڕانەکان ئەچن والله من بم دەرگا بۆ بەشە ناکەمەوە بۆ ئیشی یاسایی نەبێت ئەلە بچم بەلای ئیش خۆتەوە زەحمەت نەبێت باشە کاکە ئەمە ئەوە ئەمانە وەکو وتم پارتی وێشێتی کەڵکی چاکسازیان پێوە نەماوە کۆتاییان پێاتوە وەکو وتم ون بە سووتی جگەرە کێشە ئەوەیە کە ئەوەندە بێ حیا و بێشەر من دان بە شکستی خوان دەنانێن بەداخیشەوە ناتوان عەقڵی خۆیان بگۆڕن ئەگەر ئێستا بیانتوانە بێن تێبا بۆ 27 ساڵەوە ئەو سکەی ئێمە سێ ڕۆژین هەمووی سەقەت بوو وەرن بام عەقڵە بگۆڕن بە شتێکی تر ئەتوانرا ئینسان بیتوانایە ئەها ئەڵێ لە مایش گەڕێتەوە هەر باشە کارێکی دەبڵە ئەمانە ئەمەش ناکەن بەڕاستی باشە ئاساییشت نییە پێشمەرگێت نییە لەشکری نییە هیچ شتێکی لەو کۆمەڵگایە نییە لە مای 27 ساڵە ئەزان ئەمی سەرحاڵێکی جا ئەمی سەرحەیەگەیە پارتیە کە فشەکەرێکە لە کەرکوو ئەچی ئاوا تەقەیە کرد و ڕسمی خۆی یەگر بڵایە کرد و عەزا زۆزە قارەمانە فشەکەرە تازە هاتووە ئەڵێ 150 سنە سێمی اعترافەی خۆیان کە ئەڵێ 150 سنە لە فەلوجە سێ دانە مانگ شەڕی لەشکری عێراقیان کردووە بەڵام 20,000 پێشمەرگە نەیتوانی یەک فشار تەقێنێ لە کەرکووکە و شەرمەزاری بۆ پارتی بچێتی بەڕاستی شەرمەزاریە 150 عەرەبی سنە جا ئێمەڵێن چی کاکە عەرەبی دزداشە لەبەر و عەرەبی نازان چی ئەنە بابەتانە بە 150 عەرەب سێ مانگ شەڕ کا دژی لەشکری عێراقی لە فەلوجەیە بەڵام 20,000 دانە پێشمەرگەی پارتی بچێتی نەتوانن یەک فشار تەقێن لە کەرکووکە شەرمەزاریە بەڕاستی باشە ئەمە داڕزانە کە ئەم ڕاستیانە ئەڵەی پێیان ناخۆشە و ئیهانەمان پێکەن و هەڕەشەمان لێکەن و ئەلم بابەتانە خۆشەویستان ئێستا بەم ئەقڵەوە هیچ ڕێگایەک بۆ چارەسەری نییە بەڕاستی ئەم هەلومە جابێ ئاوا ڕاکێشێ چونکە نیەتێک بۆ ئەم مۆزوعە نییە ئەگەر نیەت هەبێ بۆ ئەم مۆزوعە هەر ئێستا ئەم پێنج حیزبە ئەتوان هەموو شتێک چارەسەرکەن بەڕاستی ئەتوان بیکەن بەڵام یەک نیەت نییە بۆ ئەم شتانە پارتی لەگەڵ یەکێتیە درۆکە پارتی ناوخۆیان درۆکە یەکێتی ناوخۆیان هەمیان درۆکەن گۆڕان ناوخۆیان هەمیان درۆکەن هەموو ئەمانە ڕقیان لێکرا کەس نازانێت ئەمانە بۆ چیوان چ نەخۆشێکن بەڕاستی کاکە ئەم کەلتورە جەلالی و مەلاییە ئەو کۆمەڵگای ئێمە بۆ شکل لێ کردووە ئەو کە باشە کاکیجان بەسەر چاوکۆی ئێمە هەر گوۆ خۆین ئێوە بۆ خۆتان هەر نەوت بخۆن باشە کاکیجان ڕۆڵی گیان جوێندان بە ئارام محمەد زۆر ئاساییە تۆ هەموو ڕۆژێ ئەتوانیت لە فەیسبووکە هەزار بە ئارام محمەد بی نە لەشکرم هەیە و نە ئەو کوژم و نە ئەوە پێوەم بەخوا سەد جوێنم بیت بەیانی ببینم لە ماچەکەم ئەگەر پیاوی جوێن بە مەسعود بازاری بدە بە ناو ڕسمی خۆت ئەگەر پیاوی جوێن بە یەکێتی بدە بە کۆچەتی بدە نە پیاوی نە تۆش بۆ خەڵکی فەقیر و هەژار ئازایی نە پیاوی جوێن بۆ لە بدەی بەڕاستی جا ئێستا لە هەمووی نوکتەتر صلاح الدین بەهادین مەسینە هەڵگرەکەی ماڵی مەلا مستەفا چۆ بۆ تورکیا هاتۆتەوە ئەڵێ سەفەرەکەم زۆر سەرکەوتوو بوو هەی لە صلاح الدین باشە کاکە ئاخر سەفەرەکە تۆ زمان لەدەمتا نییە تۆر ئەو پیاوە بووی ئەدوت قوڕقوشم ئەکەین بەدەمی چی تێزاب ئەفوو تێزاب ئەکەین بە قورجی ئەوە کە مامۆستا هوشیاری ترۆر کردووە لە فشەکەر ئەوەشمان بینی جا باشە ئێوە کەی سەرکەوتوو نەبوون زەحمە نەبێ بەدەم بەڵام ئێوە بەدەم ئەمە سەرکەوتون هەموو کۆڕەکانتان سەرکەوتووە هەموو بەیەکۆ دانیشتن هەمووی سەرکەوتووە کۆبوونەوەی ئەم حیزب بۆ حیزب هەمووی سەرکەوتووە ئابووری هەمووی سەرکەوتووە لە کارەبا هەمووی سەرکەوتووە ئێوە هەمیشە سەرکەوتون ئەمەش حاڵەکەتانە بۆ یەکە
قەرەچێک وەرە حیفیشە پێ بڵێ قەرەش بەڕاستی بۆ یەکە وەختە سەلاحەدین بادنی ئەچێ بۆ تورکیایەتەوە ئەو درۆیانەکە ئەبێ خەڵک بڵێ با بڕۆ بڵێ ئیشی خۆت وەزەحمەت نەبێ تۆ چی دابنیشی سەفەرەکەم سەرکەوت و بۆ چی ئەرم بابەتانە اینجا شتێکی تر بڵێم ئەوەی لەسەر نێچیرەوان بازانی کە خەڵک ئەیانوت نێچیرەوان بازانی و مەسرور دژی یەکن لەگەڵ ماڵ مەسعودا و ئەمە هەمووی درۆیە کاکەجیان ئەمە هەمووی ڕۆڵگۆڕینە بە قوربانتان بم کە ڕیفراندۆمەکە هات مەسعود و مەسرور فویان پیا کردبوو ئێمە سەربەخۆی ڕیفراندۆم نێچی چرکەی لە خۆی بڕی بوو بۆ ئەوەی لە دوای ئەوەیش ئەگەر شکستی خوان مەسعود بازانی ئەوانە ئەوە برازاکەی بێتە سەرخەت و بڵێ من بەژای لە ڕیفراندۆمانە کردو ئێستا ئەوەتا کە ئەیبینیت ئەوانە هەمووی تاکتیکن لە بینی خوانە ئەو شتانە ئەکرێ خۆتان بۆ مەخڵەتێن وەڵانێشی دژی ئەوە ئەم گاڵتە جاڕێ بەسە کاکە پاشانیش چوونی پارتیوێشێتی بۆ لای بزوتەوەی گۆڕان تەنها ئەوەیە کە مەجبورن بەڕاستی بشن بۆ لایەن چونکە لوتیان شکاوە چکە دۆڕاندویانە چونکە تڕۆ کراون بۆ هەڵسانەوەی خۆیان بۆی بچنەوە سەر سنوورەکانی پێشووتریان ئەیانەوێ هەموو شتێ بکەن بە دەست ماچەکەن قۆندەرە ماچەکەن ئەوواکە هەموو شتێکەکەن دەواقع بۆیە کە پێشم وایە کە وەرەقەکانی گۆڕان هەمووی سوتاوە هیچ قیمەتێکی نییە چکە لە کاتی خۆی دواکەوت کۆتایی پێهاتووە بەسەر شۆ بەڕاستی مەسەلەی ئاشتی هەورامیشم باس کرد کە لە بەریتانیایە ئەوە ئاشتی خۆی هیچ نییە دزەگەورەکان ئەمایانە هەر لێرەشەوەی عەزیزان بە هەر پێنج حیزبەکە بە هەر پێنجیان یەک ڕێگەیان پێ نییە بۆ چارەسەری و ئەم مۆزوعی کوردستان هەتاوەکو ئێستا ناتوان یەشت کرد نە بەرامبەر بە عێراق زمانیان لاڵە بە ئێران بەرامبەر بە تورکیا بە هەر هەمیان زمانیان لاڵە یەک شتیان پێ نییە حتا بۆ ناو ژیانی خەڵکیش هەر بۆ موچە بۆ ئەو بۆ ئەو بۆ ئەوە یەک شتیان پێ نییە بەڕاستی باشە سێریکەن کۆسە ڕەسوڵ هەتا لە سێمانی بوو شەوانە بەس خەریکی یاری وەرەقە بوو ئێستا لە خستەخانە خەریکی کڵاو کڵاوێنە و خەریکی دۆمینە و تاوڵە ئەو شتانەیە ئەمە کۆسە ڕەسوڵە باشە ئەنجا مەلا بەختیار خەریکی تێنس و مێنس و ئەلم بابەتاناکە کاک عومەری سەیعەلی بە خۆی و گۆچانەکەیەوە بۆ خۆی یاری بە گۆچانەکەی ئەکات و یەت و ئەچێت و ئەلم بابەتان حەمە تۆفیق ڕەحیم کە ئەندامی خانی ڕاپەڕاندنە ئەمڕۆ وەکو ڕۆڵ وەکو بیستومە ڕۆڵێکی زۆر خراپی گێڕاوە عەزیزان قاری حاجی عەلی نامەیەکی نووسیوە بۆ خانی ڕاپەڕاندنی بزوتەوەی گۆڕان لە نامەکەیە دژی ئەو دانیشتنەی یەکێتی و گۆڕانە باشە کە ناویان سەکرێتی هاوبەشە نامەکەی قاری حاجی عەلی نامەیەکی جدی و واقعیە و دژایەتی یەکێتیشی تێدایە و ئەڵێ ئەمە بۆ گۆڕان خراپە هەمووتان خوێندووتانەوە ئەم نامەیە قادری حاجی عەلی ناوێتی بۆ خانی ڕاپەڕاندن حەمە تۆفیق هەڵەسێ ئەم نامەیە بە میدیاکان بەڵام ئەبێ حەمە تۆفیق بزانێ ئەو نامەیە تاوان بۆشی ئەمێ کردە حەمە تۆفیق وەکو بە یەکێتی بڵێ یەکێتی نیشتیمانی کوردستان ئەها قاری حاجی عەلی چۆن دژایەتانەکا و دژی سەکردایەتی هاوبەش و ئەلم بابەتانەیە توا عیماد ئەحمە لە سەکردایەتی هاوبەشە بۆ بێ زەحمەت نە کەواتە ئەم ئیشەی کە حەمە تۆفیق کردوێتی بەڕاستی عیبە لانی کەم بەنهێنی بوو نادێ بۆ ماڵ مامجلال ئاسایی بوو بەڕاستی بۆ میدیاکان بۆشی بڵاویەکەیتەوە ئەوە تا کە ئیشی بینی بە شانازی گەڕایەوە بۆ قاری حاجی عەلی بەڕاستی بە شانازی گەڕایەوە هەر ئینسانێکە ئەوە گۆڕان بێ و لەگەڵ گۆڕانە بێ ئەزانێ کە نامەکەی قاری حاجی عەلی نامێشی گۆڕان خوازانەیە نامێشی واقعیە باشە کاکە کە نادێتی بۆ خانی ڕاپەڕاندن و ئەڵێ ئێوە غەدر لە بزوتەوەی گۆڕانەکەن کە ئاچن دانیشن بە ناوی سەکرێتی هاوبەشەوە چونکە یەکێتی نیشتیمانی خاوەنی هیچ ڕێکەوتنێک نەبوو لەگەڵ بزوتەوەی گۆڕانە یەک خاڵیشی جێبەجێ نەکردووە هەر حسابیشی بۆ نەکردووە بە پێچەوانەوە لەگەڵ پارتیا زیاتر ڕێکەوت چوو لەگەڵ پارتیا ڕێکەوتنی کردەوە حکومەتی دروست کردەوە پەرلەمانی کارا کردەوە دەنگی دا بە ڕیفراندۆم لەگەڵ یا بانگەشەی کرد هەموو شتێکی کرد بۆ ئەو مۆزوعانە پشتی کردە گۆڕان بە چه حەقەیە گۆڕان تۆشی لەگەڵ ئەوانە دانیشی زەحمەت نەبێ چی ئیسفادەیەکی هەیە هیچ ئیسفادەیەکی نییە کەواتە نامەکەی قاری حاجی عەلی نامێشی ڕاستیە نامێشی واقعیە و بەڕاستی بە قازانجی کەسایەتی قاری حاجی عەلی گەڕایەوە کە ئێوە ویستوتانە وا بڵاوکەنەوە کە بڵێن ئەها قاری حاجی عەلی واڵە و لایەکێتی شکاتی لێ بکەن ئەمە عیبە کاکەش چونکە ئەو سەرکردایەتی هاوبەش نەبوو هێرۆخان و یەشێتی نیشتیمانی کوردستان دەبوایە ڕێزیان لە واژۆکەی مامجەلال و لە واژۆکەی کاکنەشوان بگرتایە کاکەشە بۆشی نەتان کرد من پێم وایە عەزیزان ئەگەر مامجەلال بمایە ئەو ڕێکەوتن نامەی لەگەڵ نەوشەڵ سەفا جێبەجێ کرد باشە
بەڵام بەداخەوە ئەو نەخۆشکەوت و ئەو نەما باشە کەواتە یەکێتی نیشتیمانی کوردستان و بەتایبەت یەکێتی ئەبوایە ڕێزی بگرتایە لە واشۆکەی ئەمام جەلال و لەگەڵ نەوشاو سەفا وەڕێکەوتنیان لەگەڵ گۆڕان و یەکێتیە عەمەلی کردایەتەوە دڵنیاتانەکەم ئێستا کوردستان وەسی ئاوانە ئابوو دڵنیا بن ئەگەر یەکێتی نیشتیمانی کوردستان بەتایبەت ئەو مەلا بەختیارە ساختە چییە باش ئەو کۆچە ڕەسوڵە ئەو شێخ جەعفەرە ئەوانەیە کە بوون بە پیاوی پاتی ئەگەر ئەوانە ڕێگر نەبوونایە وەڕێکەوتن نامەی بینی پاتی و یەکێتی جێبەجێ بکرایە گومانتان نەبێ کە وەسعی کوردستان ئێستا ئاوانە ئەبوو ڕەنگە ڕیفراندۆم هەر نەکرایە شوزانم کۆمەڵە شت ئابۆجۆی لێ ناهات ئێستا لە ساڵ 50 خاکمان دەست نادا هەرێمی کوردستان ناکەوتە خەتەرەوە بەڵام بەداخەوە کە مەلا بەختیار و کۆچە ڕەسوڵ و شێخ جەعفەر و ئەو گروپەی کەسە بە پارتی بوون نیان ڕێگەوتەکە بکرێت لەبینی نە احترامی مامزەدیان کرد نە احترامی کاک نەوشاو سەفایان کرد کاکەژیان ئەمە ڕاستیە ئیتر کاک حەمەد تۆفیقەکان بۆچی کاکە پێتان ناخۆشە برایشینم هێرۆخان ئەبێ بۆچی پێی ناخۆش بێ کاکەژیان فەرموو هێرۆخان ئێسش دەوەرە جێبەجێ کە زەحمە نەبێتی ئێسش فەرموو ئەمە هێرۆخان ئەوێ دەوەرە جێبەجێکن ڕێکەوتن نامەکە خۆ بە قسە نابێ کاکە کۆن بوو 10 ساڵ ڕێکەوتن نامەیە ئێوە یەک خاڵتان لە جێبەجێ نەکردووە کاکە تەواو کاک حەمەد تۆفیق خانە ڕاپەڕاندن حاو کەس لەگەڵ 4 قسە ناکە ئێوە چی کاکەژیان دوای ئەوەیش کاک حەمەد تۆفیق بۆ تۆزێ باسی کەم زەحمە نەبێت دەبێت کە باسی تۆم نەکردووە بەڕاست تۆزێ باسی کەم ئەزانین چۆنە ئەدەب و ئەخلاق چۆنە هینی ئینسان ئێستا من لەم هۆڵندایە ئەگەر بچم بۆ ماڵی مەلیک ئەم هۆڵندایە بابایەکیشم خەڵکی سلێمانی و هاتووم بۆ ئێرە و مافی پەنابەریم هەیە و لێراژی مەرحەڵ بچم بۆ ئەماڵیان لەبەرم هەڵەسێ یەک تۆقەم لەگەڵا کاسە کورسیەکەی بچۆ بۆ سەرۆکی بانقێ بچۆ بۆ هەر شوێنێک لەم دنیایە کە ئەچی بە میوانی تۆقە لەگەڵاکە لەبەر هەڵەسێ و کورسیەکە بۆ دەوە دانیشە کاک عومەری سەی عەلی بەو تەمەنەوە کە لە کاک حەمەد تۆفیق گەورەترە یەتە ژوورەوە کاک حەمەد تۆفیق قمیژ ناجوڵێ لەگەڵیا باشە کاکە بابە تۆ ڕێزی و کابرا بۆ ناگری برێشی ئەی تۆ فێری ئەدەب نەکراوی ئەی هاوار فێر نەکراوی کابێ احترامی خەڵک بگری ئەی باوکی باوکەکەم ها فێری من نەکراوی کەچی ئەڵێن چی وڵای کاکە کاک حەمەد تۆفیق سادەیە وڵا بەس سادە نییە کاکە ڕەزیلە کابرا ئەی هاوار کابرا ئەگەر فەقیر و قوربەسەر بێ باشە هەرچێ بکە خەڵک گاڵتەی پێیەکە بەڵام ئەچکە پارەی هەیە وڵا کاکەوە سادەیە وڵا سادەی نییە کاکەژیان مانگی 12 ملیۆن دیناری هەیە هینی وەزیری کشت و کاڵ بووە کاتی خۆی وەری ئەگرێ خاوەنی 10 ملیۆن دۆلارە ڕەنگە 300 خانوان لە سێمانیە هەبێ بەڵام خۆی لە شوقەیەکە لە ماڵی خوشکێ نازانم چیە خەوێ تێی کاکەشینم یعنی مەگەر لە شوێن نانێ بخوا دڵی نایبی خوا کاکە ڕەزیلە ئیتر بۆی کەن بە سادێ و ئەم وەڵا سادە نییە کاکەژیان لە ڕەزالەتە ئەژی کابرایشی نەخۆشە دڵی نایە نانخوا دڵی نایە سوا تەکسی بێ جگەرەی فەلەخوا ئارەقی فەلەخوا تێگەی برایشینم ڕەزیلە و تەواو چی ئیلاقی بەسەر سادەیەوە هەیە کاکە ئیلاقەی نییە خەڵکمان لێ لە خۆمە چاواشەمان مەکەن کاکەژیان خەڵکمان لێ گەورە مەکەن لە قوت و خۆڕایی تا بۆیە بەداخەوە گۆڕان کۆمەڵی ئیسلامی بەرهەم ساڵحیش هەستێکیان هەلومەرجەکەیان دۆڕان شکستیان خوارد نەیانتوانی ڕۆڵێکی لانیکەمی ئیسلاحی ببینن بۆ کۆمەلگەی کوردی دۆڕاندن کۆستەتیش ئێساڵەن کۆنگرە یەکێتیە پێویست ناکەیەکی لە ڕێگەی کۆستە دابیشە دو سێ ساڵ کۆستە تاو بۆ کاکەگیان کۆستە تاو بۆ برایشینم ئەوێ بە دەمانچەیت لە مۆلا پاشیکەنەوە بیشون دەمانچەی خەسل تێگەی برای من تەواو کاکە کۆستت موقعیەتی نەماوە پێشی پیانەوت جێگری سەرۆکی هەرێم ئێستا ئەوەش نەماوە تا پێ وەکو هەر دیکۆریش بوو بەڕاستی بەڵام ئێستا ئەوەش نەماوە باشە لە نایکە دیشە جگە لە پیاوەکانی خۆی کە حسابی بۆ ناکە کاکە یعنی یەکێتی نیشتیمانی کۆتەتی بۆ چییە بۆ کۆنگرە زەحمە نەبێ بۆ چێتی وڵای ناوێ ئاخر خوێنەواریەکەی ئاخر فکرەکەی ئاخر تێگەیشتنەکەی ئاخر زمانی قسەکردنەکەی کاکە کۆتەتی بۆ چییە کاک کۆتەتی عەزیز وەڵڵاهی من ڕقم لێ نییە برایشینم کاکە 10 ملیۆن دلار دزیوە برایشینم خەسەخانە دروست کردووە لە هەولێر خۆ باوەڕی پێی نییە پشی وەلای وەکو ئەحامی هاتووە کاک ئەحمەیەکمانەیە لەگەڵ ماهیرە خۆیان پێڵەن ئەحا ئینا من حرمەتم بۆ هێر پێڵم کاک ئەحمەوە کاک ئەحمە باقلاوەخانەیەشی هەیە لە هینەکە باقلاوەخانەیەشی هەیە و کوڕێکیشی بووە گاوەلحاڵ ڕۆژێک جا لە کوڕەکەشی زۆر خراپە ڕۆژێ ئەڵێ وڵایی برسیمە نازانم چی بخۆم شاگردەکەشی ئەڵێ جا ئەو پاقلاوە جوانم کردو بۆچی نایخۆت و چیوانم بابەتانە ئەڵێ پاقلاوەیە بخۆم ئەوە لە ئاخرا شاگردەکەی ئەنێرێ بۆ لای زەلامێکی تر پاقلاوە فرۆش ئەڵێ بڕۆ لێ تۆ شیرینیم بۆ بێنە ئەوەی خۆی ناخوا کاکە چونکە ئەزانێت چەند پیس دروستیەکە پاقلاوەکەی جا کۆتەتی جوانی هاتووە بەڕاستی خەسەخانەی دروست کردووە گوایە زۆر مهمە بەڵام خۆشی ناچێت بۆ خەسەخانەکەی خۆی عینە پاقلاوەکەی کاگا باشە کاکەجە ئەو حاڵەکەیەتی ئەوە بابێنە کۆتایی
هەلومەرج و ژیانی خەڵک و جۆرێک لە بەرەڵایی سیاسی ئێستا یەخەی بە کۆمەلگای کوردی گرتووە بەداخەوە. عەزیزان، خەڵکی کوردستان ژیانیان، بوونیان، با بە گەدەیان، با بە تەندروستیان، با بە جێگە و ڕێگەیان، با بە بێخان و بێکرێیەکەیان هەمووی لە خەتەرەیە کاکە. ڕۆژانە دەیان کەس پەیوەندیەکە پارەی کرێخانووی نییە، پارەی نییە بۆ مناڵەکانی جل بکڕێ. خەڵک لە کوردستان وەزعی زۆر خراپە. هیچ کەسێکیش لە کوردستان خۆی ناکا بە خاوەنی ئەم خەڵکە بەدبەختە، ئەم خەڵکە بێکار، بێپارە، بێکارەبا، بێژیان، زەبوون، قوربەسەرە، کەس خۆی ناکا بە ساحەبەکەیش، بە ساحەبیان نموچەیشیان نییە، یەکشتیان نییە، حتا ژیانیشیان نەماوە. باشە، کەسیش لەم حیزبانە نە پارتی، نە یەکێتی، نە گۆڕان، نە کۆبڵ، نە یەکگرت و یەک کەس خۆی ناکا بە خاوەنی ئەم خەڵکە قوربەسەریش. باشە، لەمە کارە ساتر ئەوەیەکە ئەم خەڵکە خۆشی چرکەی لێوە نایێت. ڕۆژی 100 تەلەفۆن بۆ منەکەن کاگەرام ئەومان ئەوە ئەی کاکە بۆ ئەم ساڵ کەسە ناچن یەخە بە 4 ماڵە مەسئول بگرن کاکەجیان. ئەم خەڵکە بۆ ناچن مزاحەرەکەن ئەی هاوارە. کاکە تۆ لە پێناوی مانەوەی خۆت تاوەکو ئینسان کرم لە پێناوی مانەوەی خۆیان شەڕەکە کاکەجیان. باشە کاکە، هەر کرم بە کرمی خۆی لە پێناوی کە بوونی کەوتە خەتەرەوە شەڕەکە بەڕاستی. باشە، کابرایەک ئەگەتە ناو دەریاوە بۆ ئەوەی نەخنکێ شەڕ لەگەڵ ئاوەکەکە هەتا ئەخنچێت. باشە، دەی ئێوە بۆچی لەسەر مناڵەکانتان، بۆچی لەسەر ژیانی خۆتان بەنامە پارتێکێتی ناوەسن کاکە؟ ئێبابە ئەوە هەولێرە، خەشی هەولێر بۆ پەلاماری سەری ڕەش نایەن، بۆ پەلاماری شووا بارەگای پارتینە خۆن ناتان خۆن کاکە، بەخوا ناتوان نەگوجانە خەڵک بکوژن کاکی شیرم. خەڵکی سلێمانی بۆ پەلاماری ماڵی مەلا بەختیار نایت. خەڵکی هەولێر بوو نەشە سەر ماڵی سەعەلیکە و ماڵ فازڵ میرانی و ماڵ مەسرور و ماڵ نازانم چی ئەنەم بابەتانم. ماڵەکەی نێچیر بوو ناشن گڕی تێبرە بدەن و بیسووتێن تەختیکەن لەگەڵ عەزەکەی یا زەحمەت نەبێ. بۆچی ناچنێ؟ یعنی معقولە ئێوە دوای مافەکانی خۆشتان ناکەن؟ مناڵەکەت برسێتی ئەکڕوزیتەوە بەڵام یەک قسە ناکە دژی پارتی وێچێتی. باشە، ژنەکەت ماکسی لەبەرانیە کاکە گیان، گۆرەوی ئەنواع ملەوەن لە پێەکە، هینی ئەم تاک و ئەو تاک لە پێەکە، پێڵاوی نییە لە پێیکەن، ئەی بۆ لە بەرامبەر ئەمانە ڕاناوەسن زەحمەت نەبێ. بۆ پەلاماری ئەمانە نادن کاکەشینم، بۆ چوار مەسئول نانە بەشاق چیتان لێکەن کاکە؟ تەقەتان لێکەن، ئێوەش تەقیان لێ بکەن. باشە، ئەوەش نە، ئەوە مامە عەبادیە، ئاوەرەوە وەڵایەکی پەلاماری خەڵکی سێمانیە بنمونە، وەڵایەکی مەحموود سەنگاوی پەلاماری بۆ نمونە خەڵکی کەلاریە، تێگەی پەلاماری بدەن، کوڕە گەرمیانی خۆ کۆن لە هیچ شتێک ناکە، پەلاماریان بدەن کاکەشە بشنە سەریان، بچن پارەکانیان برن، بچن دەرپێی ژن و مناڵەکانیان برن. عەزیزان، سەرانی یەکێتی نیشیمانی، سەرانی پارتی و بنەماڵی بازانی چیان هەیە پارەی خەڵکە، هەتا حەمە لاپتۆپ، حەمەی حاجی مەحموود چی هەیە، هەرەمی دزیە کاکەجان. بشنە سەریان لیاسن کاکە، لیاسن چاوەکە، حەقی خۆتانە مافی خۆتانە کاکە. یا ئەوەیە وازم دەسەڵاتە بێن، یا چارەسەرێ، یا ناکرێ ئێوە ئاوا چاوەڕوانی ئەم مۆزوعانە بکەن. بۆیە هەر لە فەیسبووکەوە قسەیەکەن بە ناوی نهێنیەوە، جا تخوا تۆ بە ناوی نهێنی لە فەیسبووکا بنووسی وەڵا کاک فڵان کەس خراپە و وەڵا پارتی ئەمە وەڵا هە زۆر عیبە بەڕاستی کاکە. تۆ نە کارێ هەیە، نە پارە هەیە، لە چی ئەترسی برایشینم؟ لە چی ئەترسی کاکە؟ ها؟ ناکری کاکە. خەڵک هەیە عەزیزان لەو فەیسبووکا و نەبێکارە، پێی ناخۆشە مەسئول بازاری ئێستا سەرۆکی هەرێم نییە. ئەڵێ کاکە قسە بە کێ بڵێن؟ کاک مەسئول سەرۆکی هەرێم بوو بۆ خۆمان قسەمان پێ و ئێستا ئەوەش نەماوە، چکە خەڵکی چکە خوێنەواری نییە. ئەو وا ئەزانێ مەسئول با بمێنێ بۆی ئەم هەر قسە بکە. باشە، چکە خاوەنی فکر نییە، خاوەنی معریفە نییە، خاوەنی هیچ شتێک نییە ئەم بەشەرە کە بچێ شەڕی پێ بکە. باشە، ئەچێ پەنا بەوە ئابات. مەسئول سەرۆکی هەرێم بێ بۆی ئەم هەر جاجان دوو ژوێنی باتێ بە مەسئول بازانی. باشە، ئەوە کاردانەوەیشی مناڵانە و گەمژانەیە کە بەشەری ئێمە هەیەی. عەزیزان، کوردانی باشووری کوردستان وەکو ڕانەمەڕێکیان لێ هاتوون، بێنە پێشای خۆتان. شوانێک هەیە یا دوو شوان هەیە، ڕانەمەڕێکیان هەیە، بردویانتە دەشتێک یا بێتە قەتپاڵێک، لە قەتپاڵەکە هەمویان مۆڵداون. ئەم دوو شوانە یا ئەم شوانە خۆی یا خۆیان نەخۆشن، پەککەوتن، بیمارن، داڕزاون یا مردوون و لە گیانە ڵادان. باشە، ئەم مەڕانە هەچی جیاکەی خواردویانە، جیاوشکەی خواردویانە، کڵۆگڵەکانیان خواردووە، یەک قەتە ئاویتیانە ماوە، خەریکە ئەخنچێن، زستانیەت خەریکە ڕەق بنەوە، هاوی نییە خەریکە ئەسووتێن. خۆی ببینێ لە حاڵی خۆتان کەنەوە ئەی هاوار کاکە، خۆی بینێ لە حاڵی خۆتان کەنەوە برایشینە. باشە، هەر بە منە کاک ئارام ئەحمەد تۆ بۆ نایتەوە؟ ئەی کاکە تۆ خۆ بۆ نایکەی؟ ئارام ئەحمەد سەری بە قەولی بابی ئارام ئەحمەد کاکە.
تۆ خۆت بۆچی تۆ لە پێناوی خۆتە لە پێناوی بوونی خۆتە لە پێناوی مناڵەکانی خۆتە لە پێناوی ژیانی خۆتە ئەی هاوار بۆچی ئەو کارە ناکەی کاکەچ بۆچی نایکەی من لە تاریخی بەشەرە طبعا من کەسێکم زۆر ئارەزوی مێژوم هەیە لە مناڵیمەوە من سەرقاڵی مێژوو بە درێژایی مێژووی بەشەریەت لە هەر حەوقاڕی دنیایە میلەتی وەکو میلەتی باشوور بێدەربەست و بێمبالەتم نەبینیوە بەڕاستی هەر ئەڵێی خودا زمانی نەیاونێت تێبۆی کە دیفاع لە مافەکانی خۆیان کەن باشە لە ژێر دەمەوە قساکەن و ئەوەکەن و کاکە فڵان کەس ئەمە ئەوەی و کاک ئالامگیان تخوا با کەس نەزانێ کورە تۆ کە نەوێری لەو سەجادا دوای مافی خۆکەی بە ئالام ئەحمەد ئەڵێ چی کاک ئالام ئەحمەد وەڵای محمەد سەنگایی پیاژی خراپەت بەست خوا کاکە نەبێ کاک ئەحمەد کاک ئالامگیان با کەس نەزانێ پێغەمە زڕنقشێ لە محمەد سەنگایی باشە پێغەمە زڕنقشێ لە شێخ جعفەر یاخوا زڕنقشێ لە لاهوری شێخ جەنگی پێغەمە تۆقی لە سەعادی کە باشە کاکە تۆش بەشەرێکی کورە ڕووی بابی ئەو ژێنە ڕۆژ بکەونە بەسەر شۆڕی بێ بابا کورە عەزیزان خۆ مردن ئەوەندە شتێکی عەجیب نییە کاکە تۆ هەر ئەمری هەموو شتێک لەم دنیایە مادەم سەرەتای هەیە کۆتاییشی هەیە لە مردن مەترسە باشە کاکە لەمە مەترسە لەوە بڕۆ ئەسەن مردن زۆر خۆشترە لەوەی کە مناڵەکە نەبێ بیخوات ڕووزەر بێ بەڕاستی مردن زۆر خۆشترە کاکەژێن بە ناموسم مردن زۆر خۆشترە لەوەی کە تۆ ژنەکە جل نەبێ لە بەریا کاکە کەسفرەکەت هیچ نەتوانی کرێ خان بدێ خان کرێ بێتە سەر بۆ پارەکەی ئەوە مردن لە حتەدا نەگەوەی تری تاو بۆیە ئەم دەسەڵاتە ئەبێ ئاوا ڕسوایان کەن و ئەبێت ڕویان کەن مەسعود بازانی هەڵە نەقنی مەسعود چییە کاکە کابراک دەستن بەسەر سەر و چاوانەکەی شەکاکە ئەو جوانە سوورە کەنە ملی ئاوا بە ئارەزوی خۆتان ڕایکێشن بۆ سەجادانەیە وەکو سەرۆکی لیبیا وەکو قەزافی بەڕاستی ئەوانە بەرامبەر بە کۆمەلگای ئێمە غەدریان کردو غەدر بە مانای کەلیمە بۆیە خەڵکی کوردستان تاکەی ئەمە قبوڵەکە هەر بەڕاستی من دە 15 ڕۆژە یەک قسەم نەکردو ئەمزان خەڵکە خشتێکەکە هەنگایەک ئەنێ بەڕاستی ئە خەڵکی کوردستانە ئایا ناڕەزایەتیە مەزاهەرەیە ئەی هاوار نە حکومەت هەیە نە یاسا هەیە نە ئاسایش هەیە نە پۆلیس هەیە نە کارەبات هەیە نە ئاوت هەیە نە موچەت هەیە هیچ شتێکی نییە تۆ چرکە لێوە نایە کاکە شیوە چۆنە بەبرای من کابراکی مافی پەنابەریم هەیە من هەموو مانگێک 25 مانگ پارەی ئیشەکەم بۆ دابەزێت 23 مانگ 24 دوو ڕۆژ دواکەوێ قبولی ناکەم باشە دوو ڕۆژ دواکەوێ زەرەکەم کاکە ڕەنگە نامێکم بۆ هاتبێ کە فڵان پارە بدەمی ئەوە ئەگەر هەفتەیە دواکەوێ 20 ئێرەشە دەسەر بنمونە قبولی ناکەم کاکەچێ ئێوە بۆچی قبولیەکەن ئەمە ناکرێت بەداخەوە هیوادارم خەڵکی کوردستان بەرامبەر بەمانە ڕابوەسن و قبولی نەکەن کە هەتا لە گۆڕانیش لە کۆمەڵی ئیسلامی کەسی قبول مەکەن بەڕاست کە کەس بۆ ئێوە نەبوو کاکەچێن خەڵکی کوردستان عەزیزان خۆشەویستان لایەنگرەکانی پارتی هی یەکێتی هی یەکگرت و هینی کۆمەڵ هینی گۆڕان دڵنیاتانەکەم سەرکردایەتی حیزبەکانتان لەگەڵتانە ڕاستگۆنین ڕاستگۆیش بن خاوەنی هەڵوێستی جددی و کاربڕین بەڕاستی کاتتان پێوە کوژن یاریتان پێوە ئەکەن تەمەنی ئەو بە فێڕۆ ئەڕوا ڕۆژ و مانگ و ساڵەکانتان بە خۆڕایی ئەڕوا بەڕاستی بۆیە کە هیوادارم کە قبولی نەکەن بۆیە ئەچمە سەر بابەتی دووهەم و دوای بابەتەکەی ترم کۆتایی پێهێنم باش باقمی ئەو بخۆمەوە کاکە دەخوا بێ ئایا گەرمیش بخۆمەوە بەخوا ئەچمە سەر سەردانیکردنی مامۆستا عەلی باپیر بۆ ئەم قەلەندەرخانەیە و نزیکەی 30 دقیقەیەک لەگەڵ ئەو برادەرانە دانیشتین و ئەوە کۆمەڵێک خەڵک دیارە زۆری پێخۆش بوو ئەکسەریەتی ئەم مەجموعەی خەڵکی لاکەوتە و ئەوانە پارتی یا چەپە لاکەوتەکان حاشەیەکان کە شتیان پێ قوت ناچێ زۆر دژایەتیان کرد و خۆیان کرد بەشێکی عەجیب و غەریب و ئالەم بابەتانە لێرەوە من ئەمەیە وەڵام بە هەموو ئەو شتانە بدەمەوە کە ئەو گروپە لاکەوتە و حاشەیانە دائنیشن ئاوا قسە و تەعامل لەگەڵ خەڵکاکەن ئێمە خەڵکی کوردستان عەزیزان لە تەواوی دنیایە پەیوەندیە کۆمەڵایەتیەکان کەسیەکان خزمیەکان هەواڵپرسین ئەمانە هەر هەبووە تۆ ناتوانانی بەڕاستی ئەمە ڕەت بکەیتەوە کەسانی ئەوە ڕەت دەکەنەوە کە هیچ کاتێ سفریان نەبوو بێ ڕای خەن خەڵک نانی لەسەر بخوا نیان بوو بێ بەڕاستی بۆیە کە وەختی ئەم عیلاقاتانە نەمانە بینی بەشەرەکانە ئیتر تۆ ئەو کۆمەلگایە کۆتایی پێ بەڕاستی باشە بەمانای کەلیمە کۆتایی پێیت ئەم کەلتورە سەخیفە کەلتوری پارتیوێشێتی بوو کۆمەلگای ئێمەی ئاوالێ کرد شەڕی ناوخۆ برا لەگەڵ برا دژایەتیە کرد باو لەگەڵ کوڕا
خوشک لەگەڵ برایە ئەم لەگەڵ ئەوە ئەو لەگەڵ ئەمە وایە نەو کۆمەلگایە کرد هەموو ڕقی لە یەکتر بوو باشە کۆمەلگای ئاوا چۆنە بێکاکە لەم هۆڵندایە 20 حیزب بەیەکەوە دائانیشن خەریکی ڕیکلام بۆ خۆیانەکەن بەیەکە کۆفیە خۆن قسەی خۆشەکەن نوکتەیە گێڕنەوە یەن ئەچن کەس ڕقی لە کەس نییە سەر حیزبی خوێڕی حیزبی خوێڕی چییە بیر و باوەڕ چییە ئەستەن تۆ دابنیشی ئەوە بکەیت باشە ئێستا لەناو کۆمۆنیستەکانە من فەتەیەکی زۆر نزیکاتی لەگەڵ کۆمۆنیستەکانە هەبوو عەزیزان هەمووی بەیەکەوە دانیشتین ئەمان خواردەوە ئیلاقات ئەلەم بابەتانە کەوازم هێنا دوورکەوتمەوە یەک بەشەیە مەرحەبایم ناکایتر عین ئیسلامیەکان باشترن لەوان بەڕاستی کەس مەرحەبایت ناکا ئەو ڕەفیقە کۆلانی کە بەیەکەوە بە قوربان و بەساقی یەکتر بیر و قسەمانە کرد یەک کەس مەرحەبایی نامێنێت لەبەرەوەی کە تۆ لەگەڵیان نەماویت تۆ لەگەڵ ئەوە کار ناکەی ڕێی گۆڕاوە دنیایەکی تر جۆریشکە بیرەکەیتەوە ئیتر ئینسانیەت و ڕەفاقەت و یادەوەری و ئەمانە هەر هەمی بەڕاستی ئەمان لەبێ نەچێت باشە ئەوەی کە کۆمەلگای ئێمەی کرد بە دوژمنی سەرسەختی یەکتری ئەمێکێتی و پارتی و ئەم ئەقڵە ئایدۆلۆژیە سەرفە بوو بەڕاستی کە بەشەرەکانی لە یەکتر داماڵی هەمویان کردن بە دوژمنی یەکتری کاکیشینم هەروە ئابۆ جۆرەیە من عیلەکەی خۆمان نزیکەی 12 کەس بوون خۆشەویستان باشە کە دائانیشین لەو ماڵەیە هەموو شەڕە کەوچک بوو لەسەر سفرەوە ئەبانە باش نییە هەر ئەوەی کە کوڕژنی هێنا ئەوە بوو هەمووی بوو بە ئاردی ناوگەنم هەمووی بوو بە نەیاری یەکتری کەس تااقەتی کەسی نەماوە ئیلاقاتیشی نەماوە هەموو کۆمەلگای ئێمە ئابۆ شکڵی لێ هاتووە لە کوردستان بۆیە من بە خەڵکی کوردستانم وتووە بەلایەنگرانی خۆم وتۆک و ئارام ئەحمە هیچ کاتێ درۆ لەگەڵ خەڵکی کوردستانە ناکەم بەڕاستی و لەگەڵ ئەو خەڵکیان ناکەم دانیشتنی سیاسی لەگەڵ هەر کەسێکا بکەم ئەو دانیشتە سیاسیە لە یەک نووسینە ئەیەم بە خەڵک ئەڵێم ئەم دانیشتەمان کردو لەگەڵ فڵان کەسە ئەم بەحسانە بووە تەواو چکە تۆ کە سیاست دەکەی ئەبێت داش بنیشیت بەڵام هاتنی کاک عەلی باپیر ڕەبتی بە مەسائیلی سیاسیەوە نەبووە بە هیچ جۆرێ لە ژیانمە نەناسیومە تاوەکو ئێستەیش هەزاران شتم بەرامبەر بە عەلی باپیر وتووە بەرامبەر بە حیزبەکەی وتوومە بەرامبەر بە یەکگرتوو وتوومە بە هەر هەمان شکل باشە من باوکم نەخۆشە زۆر کەس چوون کە دوایی باسیەکەن بۆ لای باوکی من یەکە زۆریان باسەکەم بەڕاستی ئەم شەویش کەسە دای باوکی منیان کردم ماڵیان ئەبێ دەستیان خۆش بێت زۆربەیشیان من دەیان جار پەلامارم ماون دەیان جار ڕەخنەی جدیم لێگرتوون دەیان جار شکاندوو من لە فەیسبوک و لەمە ئەمانە بەڵام زەحمەتیان کێشاوە چوون بۆ لای باوکم بەکو پەیوەندی کۆمەڵایەتی ئەم پەیوەندی ئینسانیە لە حەقیقەتە مەلا مامۆسا ئەم عەلی باپیرش کە هاتووە ئەمە قسەی بووە کە بە منی وتووە بەم نەسە توێتی من بەڕێزە ناناسم بەڵام گوێم لە زۆر لە شتەکانتەوە بووە تۆ بەبێ جیاوازی دژایەتی هەمومانە کردووە زۆریش لە قسەکانی ڕاستە هاتوون دەستخۆشانە لێ بکەم باشە بەڵام زۆر جاریش حتا ئەوەیشی وتی زۆر جار زمان هەندێک وشە بەکارهێنی هیوادارم ئەوش بەکار نهێنی بەڵام خۆت ئازادی باشە چۆن ئەواکەیت و من وەکو پێزانینێک بۆ دیفاع لە خەڵک و لە مافەکانی خەڵک و لەبەرەوەی کە باوکو نەخۆش بووە هەستمان بۆ سەردان بکەین ئەمە ئیتر ئەمە بوو بە تۆپ حد لە خۆ ئەمەی هێنێ ئەو ئەیبا ئەم قساکە ئەو لە خۆ ئێڵێ هیچ شتێکی تر باشە کاکە ئەمە ئەوە پاتی وێشێتی کارێکیان کردو عەزیزان کەسیان نارن نزیکایەتیم کرد وازان من کارەبان بیان کردم با بەمش بە شەرێکم وەکو ئێوە و لە ماڵی خۆمان نەخۆن بە بەشەر زانین و ڕێزی احترامی خەڵکمان لەلایە و دەرگا لە هیچ کەسێکیشدا قەپات ناکەین و خەڵکیە بۆ لامان و ئەشین بۆ لای خەڵکیش ئەمە زۆر ئاساییە کاکە خۆم قەدەغەم بگەڕێمەوە بۆ کوردستان نووسین و ناو و دەنگیمیان قەدەغە کردووە باشە لە هەلومەرجێکی ئاوایە کە گۆڕان نایێرێ یەک دێڕی من بڵاو بکاتەوە یەکێتی نایێرێ پارتی نایێرێ هەمویان ڕقیان لێمە عەزیزان هەتا سەرانی گۆڕانیش نایێرن مەرحەبایم بکەن بە ئاشکرا یان بێنە ئەوروپا بۆ منە سەردانی من بکەن بەڵام مەلا عەلی تەحەدای هەر هەمویانەکە حساب نەبۆ پارتی نەبۆ یەکێتی نەبۆ یەک بەشەریان ناکە یە بۆ لای ئارام ئەحمەد ئەوە جورئەتی سیاسیە بەڕاستی جورئەتی سیاسی ئەوە جار کەسێ ئاوا بین ناکاتەوە ئەوە عیلاقی بەخۆی وهەیە بۆیە بەحسەکە دانیشتنی سیاسی نییە دانیشتنی کۆمەڵایەتیە زۆر ئاسایی لەمانش بە دەرخۆشەویستان بۆشی ئەگەر سیاسیەک سەردانی ئارام ئەحمەدکا بڤێ باشە هەر ئەم مامۆستا مەلا عەلیە دەیان جار سەردانی مەسعود بازرگانی کردووە لەم ماوەیەیە چەندین جار مەسعود هەوڵی داوە مەلا عەلی بچێ بۆ لای ئەم نەچۆ بۆ لای 10 جار چۆ بۆ لای نەوشوام سەفا
دەچووە بۆ لای عومەری سەیعەلی چووە بۆ لای هەر هەمویان بۆچی بۆ هەموو ئەمانە ڕەوایە بەڵام بۆ ئارام محەممەد بڤێ و ڕەوانیە و عیب بۆ ئالم بابەتانە تەبە من بە خەڵک بە هەمووتان نام چونکە من ئەتوانم زۆرینەی ئەو لایکەکان زۆرینەی کۆمنتەکان هەمووی دەستخۆشیان کرد تەنها 6 کەسێکی ئاتەئیست گوای ئەمانە بێدین و ئەمانە کۆمۆنیستن و ئەمانە پارتین ئەمان پێ ناخۆش بوو باشە کاکە بەشە دابرێشی تۆ ئەمە عەقڵی ئاتەئیستیەکەوە بێت باشە کابرا مسلمانە تۆ نابێ مەرحەبایەکەیت ئەوە تۆ بەس محکومی بە شکست محکومی بە دۆڕان بەڕاستی باشە ئەم کابرایە بۆ لای هەر هەمویان چووە با بۆ لای ئارام محەممەدیش بێت چیە بۆچی نێت هونەرەکەی لە چیە بەڕاستی ئەم هەموو چیرۆکە قۆڕ و چێ لە خۆتانەوە ئەیهۆنەوە ئەیهێن و ئەیبن خۆشەویستان لەوتارێکیشان نووسیم طبعا ئەوەی کە وێنەکانم بڵاو کردەوە لەبەر دوو هۆکار بوو ئەمزانی کە پارتیەکان تووشی هیستریا ئەواناکە و بۆ ئەوەش بوو کە هەموو دەسەڵات و هەموو خەڵکی کوردستانیش بزانێت کە ئارام محەممەد کاکە ئەویش بەشەرێکە ئاساییە خەڵک دەچێت بۆ لایەت ڕوا پەیوەندی کۆمەڵایەتی ئەلەم بابەتانە و ئەوەیشی کە ئەو پیاوە نەترسا هات سەردانی منی کرد ماڵی ئاوای بۆ سوپاسیەکەم و بەلایشتێکی ئاسایی بکۆر بەشەرێکی نۆرمالیان دنیە باشە عزیزان لە شوێی دنیا هەیە بەشەرێ تەلەفۆن بۆ ئارام محەممەد کا بڵێ من ئەمەوێ ئەم نیوس عالمیوانێ بم بڵێ وەڵی کاکە تۆ هەویەکەتم بەرە چ فکرێکت هەیە تۆ ئیسلامیت وەڵاهی نابێت تۆ کافری وەڵاهی نابێت تۆ کۆمۆنیستی وەڵاهی نابێت ئەمە کەی قسەیە کاکە هەر عیبە بەڕاستی ئینسانی ئەحمەق نەبێ وا بیر ناکاتەوە کاکە هەر بە مانای کەلیمە بەشەرێک ئەحمەق نەبێ هیچ کاتی ئاوا بیر ناکاتەوە بەڕاستی بڵێ وەڵا ئارام محەممەد عیبە تۆ دیفاع لە کابرایەکی مسلمان هاتوو بۆ ماڵەکەت بۆچی نییە کاکە بەرماڵەکەشی بۆ ڕاخم نوێژەکەی بکە من ئازادم تۆش ئازادی کاکە تۆی ئاتەئیست ئەگەر ئیسلامیە هەبۆ ماڵەکە و مەهێڵە کەیفی خۆتە من ئەهێڵم هی کاکە من ڕێز لە عەقیدە ئەگرم ڕێز لە دینەکەیشی ئەگرم ڕێز لە بیر و باوەڕەکەیشی ئەگرم بەرزەپێ لە بەریشی هەڵەسم باش ئەمە دەستێژەکەشی بگرە بەرماڵەکەشی بۆ ڕاخم نوێژەکەی خۆی بکە من ئاوا بیرەکەمەوە کاکە تۆ بۆت نییە ڕێگە بۆ من دابنەی بڵێ ئارام محەممەد تۆ بۆ نییە ئەوە بکەیت تۆ کەیفی خۆتە کاکەجان تۆ مەیکە من ئەیکەم تۆ چی دابنیشی ڕێگە بۆ ئارام محەممەد دابنەی بەڕاستی تۆ چیت گەمژە تۆ چی لە دیسکۆیەکەوە دانیشی شتشی ئارام محەممەد نووسیت باشە ئەوەشی کە پارتیەکانە تۆقیون لەوە چونکە پارتیەکان و هەر بەشێ لێکێتەکان ئەیانەوێ ئەلەساس ناوی مەبن کەس نەچێ بۆ لای کەسی لەگەڵ نەکا بە ئەمە نەبێت بەشتم سەگ بابە و با گەورە نەبێ ئە بابەتە وەڵی کاکیژیان ئەمە تاریخ خەڵک گەورەکە مێژوو خەڵک گەورەکە کە بەشەرێک گەورە بوو مێژوو دروستیەکە ڕابەر بە مانای کەلیمە چەند جاوتومە مێژوو ڕابەر دروستەکە ئەگەر مێژوو ڕابەرێکی دروست کرد هەموو دنیا دژایەتی بکە هەر ڕابەرە ئەگەر هیچ ڕابەر نەبێ بەخوات کەسی دژایەتی نەکا هیچ نییە سەی کاک لە شوام سەفا بکە 6 ساڵ بنەماڵی بەزای دژایەتیان کرد نیوەیەکی دی دژایەتیان کرد هەرچی نەما پێی نەکەن چکە ڕابەر بوو هەر بە ڕابەری مرد کەس نەیتوانێت بەری پێ بگرێ خۆ بە زۆر نابێ کاکە مێژوو دروستی ئەکە ئەم ڕابەرە ئەم پیاوە یا ئەم ژنە مێژوو دروستی ئەکە بەدەست من و تۆ نییە تۆ کەیفی خۆتە کاکە چۆن بیرەکەیتەوە ئەگەر ئێوە خۆتان هیچ نین مشکلەی خۆتانە بەڵام ئێمە شتین کاکە خەڵک حسابمان لەسەرەکە خەڵک یە بۆ لامان تێی کاکیشینم لەبەرەوە ئێوە بیکردنەوەکەتان ناواقعیە ساقەتە نادروستە من بە ئاشکرا بە هەر هەمووتان ئەڵێم ئەو عەلی باپیرە ئیسلامیە خۆنەرەکانی لە زۆربەی ئەوانەی کە دژایەتی منیان کرد وە لە بنەماڵی بەزەنش پیاوترن چکە بۆچی من ئاواسەی دەکەم و دیقەتە دەم کاکیش 27 ساڵە چێ کۆمەلگای کوردی بەڕێوە بە چێ پارتیەکێتی نین 27 ساڵە کاکە چێ ئەوە کە پارتیەکێتی 27 ساڵە چێ حاکمی مطلقە پارتیەکێتیە 27 ساڵە چێ سەردەش عوسمان سۆران ئیمام محەممەد کاوە گەرمیانی وەداد حسێن چی هەموو ئەمانی ترۆر کردووە زەحمە نەبێ یەکێتی و پارتی ترۆریان کردون کاکیشینم خۆ عەلی باپیر ترۆری نەکردووە چێ نەوتە فرۆشێ خۆ پارتیەکێتی کردیان خۆ عەلی باپیر نەبوو چێ 100 ملیار دلاری دزی خۆ ئەوان دزیان خۆ عەلی باپیر نەبوو کاکە یعنی ئەمە چ منتقێکە باشە تۆ بچی ئەوە بیکەیتەوە بڵێ وەڵا لەبەرەوەی ئیسلامیە لەبەرەوەی ئەوەیە باشە کاکە بۆیەکە ئەوەشی کە داعشی فرۆشت هەر بنەماڵی بازانی ئەوانە بوون شوان محەممەد هەیە لە سپی میدیا تۆ سەی ئەو خەجاڵەتی شوان محەممەد کن عەزیزان سەی ئەو داوەشینە چوون ڕسمەکەی ئێمەیان دابەزەوە لە سپی میدیایە نووسیویانە چی ئەمیری کۆمەڵی ئیسلامی کوردستان عەلی باپیر لە وڵاتی بەلجیکا سەردانی ڕۆژنامەنووس ئارام محەممەد ئەکا کە بەردەوام لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە هێرش ئەکاتە سەر بەرپرسان و حیزبە سیاسیەکانی هەرێمی کوردستان
سەری ئەو سەخافتەی شوان محەممەد و ئەو سپی میدیای بکە لەویا بە پارتی وێکێتی ئەڵێ پارتی وێکێتی ئەها علی باپیر هەساوە چۆ بۆ لای ئارا مەحمەکە کە هەمیشە هێشەکاتە سەر ئێوە پارتی وێکێتی تخوا دەفتەی دۆلار بن بە شوان محەممەد و بە ماڵپەڕە سەخیفەکەی تخوا ئێوە میدیای ئازادە شوان محەممەد تخوا عیب ناکەی توخوا داناوەشی توخوا خۆت و ماڵپەڕەکە داناڕزێن ئەو پاکانەیە بۆ یەکێتی پارتیەکەن کاکە ها هێرش من هێرش بۆ کە مەسەر پارتیەکەتی کاکشینم لەبەر ئەوەی کە خراپن لەبەرەوەی کە ئەو کۆمەلگایان ئاوالێ کرد لەبەرەوەی کە مافیان لەبەرەوەی کە دزن لەبەرەوەی کە گەرمێنیان ترۆر کرد لەبەرەوەی سەردەشیان ترۆر کرد لەبەرەوەی سۆرانیان ترۆر کرد لەبەرەوەی ویشیان ئەحمەمیرە ترۆرکەن لەبەرەوەی کە هەرچی ئازە هەیە داگیریان کردووە لەبەرەوەی ئازادیان پێشێر کردووە لەبەرەوەی کوردستان وێران کردووە لەبەرەوەی خەڵک کارەبای نییە موچەی نییە ئاینە ژیانی نییە ئایا ئەمێ من خراپە مێرشانەی من شوان محەممەد ها تۆ خەساڵەتی ناکێشی تۆ داناوەشی بەڕاستی ئەچی و پاکانە و پارتیەکەتی ها تۆ ئەوە ڕێگە کوواش کات لە علی باپیر کرد بۆ شارەزایی علی باپیر چۆ بۆ لای ئارا مەحمەد یەکێتیەکان پاتیەکان بنە ماڵی بازانی ماڵی مام جەلال هەمووتان بزانن علی باپیر چۆ بۆ لای ئەو ئارا مەحمەد سەگ بابا کە دایما هێرشەکاتە سەر ئێوە داوە شێ بۆ چ پیاەژیت دارزێ شوان محەممەد خۆت دارزێ ماڵپەڕەکەت دارزێ ئەم نۆکرایەتیە بەسە ئیتر بەسە ئەم عیبەیە بەسە ئەم شەرمەزاریە ئیتر بەسە ئەم نۆکرایەتیە بابە ناومانتان قەدەخە کردووە نووسینمان قەدەغەیە کۆمنتمان قەدەغەیە لای ئێوە هەمووشی ئێمە قەدەغەیە بۆ جاسوسی بەسەر ئەم عالەمەوەکەن کاکە یەکێتی و پارتی خۆی ئەیزانێ و خۆی ئەزانێ و وەڵی ئێستا مەسعود زانیوێتی نێچی زانیوێتی هەموو پارتیگیری زانیویانە علی باپیر چۆ بۆ لای ئارا مەحمەد بۆ حرەبێ بێن بۆ شوێچن بەخوا ئەبێ هەمووتان بێن بابات بیزان ئێستا نێن 2 ساڵی کە دوی کەنە 5 کە قەسەم بەخوا ئەبێ هەمووتان بن ماڵی ئارا مەحمەد بۆ کوێچن کاکە و بەڕاستانە ئێوە هەر ئەبێ بێن دایتی کەیەن ئەوەی شەکاتی ماوە ئەی بینینەوارە بێن مەگەر خۆم بڵێ مێنی تر ئەگینا هەرە بێ بێن هەرەوەڵە خاڵێکی تریش عەزیزان لەو دەقەیەوە کاک نەوشوام سەفا بەڕەحمەت بێنەکە بزوتەوەی گۆڕانە کە پەرلەمان داخرا هەڵوێستی علی باپیر و بزوتەوەی کۆمەڵی ئیسلامی لە زۆر شوێنە لە هەڵوێستی گۆڕان شەریفانتر و ئازایەنەتر و باشتریش بووە هەتا سکرتێری پەرلەمانەکەی کەسەر بەو کۆمەڵی ئیسلامی بوو ئیسیقالەیە دکتۆر یوسفی ئێمە ئیسیقالەی نەدا بەڕاستی باشە یعنی هیچ کاتێ کۆمەڵی ئیسلامی و علی باپیر کاک نەوشوام سەفا بزوتەوەی گۆڕانن بەجێ نەهێشت وەکو یەکگرتووی ئیسلامی ببن بە پیاوی پارتی و بنە ماڵی بازانی یعنی هەڵوێستیان هەڵوێستێکی شەرافەتمەندانە بوو هەڵوێستێکی ڕاستگۆیانە بوو تەنها دۆستی کاتی نەبوون وەکو یەکگرتووی ئیسلامی کە بوون بە پیاوی پارتی وێچێتی لەگەڵ کاک نەوشوان ڕاستیان کرد لەگەڵ گۆڕان ڕاستیان کرد لە پاڵی بزوتەوەی گۆڕانە مانەوە نەبوون بە پیاوی پارتی نەبوون بە پیاوی وێچێتی تەنازلیان نەکرد کاکە هەڵوێستی کۆمەڵی ئیسلامی هەڵوێستێکی شەریفانە بوو حتى لزوج شناوك ولا من لجوران شريف أنا تربوها هلو يسي أم حركتين بوشي بتاعنا ناخوش كاكا أما راستي كاكج يك دقيقة بشي نكذا بزوتوي جوران كاكج قولي بياوتي جوران منا قلطم لبنامر أمانة وبياو لسه بيخوي راوستا باشا كاكا هايوش من كشفي بيرو بالي خلق ناكم كاكا هر كسي يوكو خون بين نكاتوا نابي مرحبا يمكا اشتوانية كاكج اصلا ئێمەی کورد ئەبێ فێر بین کاکە ئەگەر من و تۆ وەکو یەک بیرمان کردەوە بە یەکەوە ڕەفیق بووین قیمەتی نییە ئەمە قیمەتی نییە بەڕاستی کاتێک قیمەتی هەیە من و تۆ وەکو یەک بیر نەکەینەوە بەڵام لە حیاتی کۆمەڵایەتیە بە یەکەوە پیاسەکەین بە یەکەوە دانیشین ڕقمان لە یەکتر نەبێ یەکمان خۆش بوێ ڕەفیقمە بێ کاکە من لەم داناخەیە ڕەفیقی پارتیم هەیە کاکەجان پارتیە و ڕەفیقم برەشین 20 ساڵە لەم هۆڵندایە ئێمە سەدان شەو بەیەکەوە بووین بەیەکەوە گۆشتمانیاوە بەسەر تاوەیە و گۆشتمان بژاندووە نانمان خواردووە بەیەکەوە کاکە پیاسەمان کردووە بەیەکەوە ڕەفیقمە ئەم بینێ باوەشم پیاکە ئەی بینم باوەشی پیاکەم کاکە خۆشی و خۆشمێ پارتیە بە جەهەنەم من نەقمشێ بەسەرەوە کاکەیشە ولاقی من نییە بەڵام ئێوە تانەوێ کەس مەرحەبایی کەس نەکا کاکە کابرایەکێتیە لە سلێمانتاسە 20 کتێبی بۆ من نردووە کاکەجیا لەشێتیشە کاکەجیا خۆ تۆ دەوێ مەرحەبایی پارتی نەکەم و مەرحەبایی کەسێکێتی نەکەم و مەرحەبایی یەکگرتوو نەکەم و مەرحەبایی کۆمەڵ نەکەم و مەرحەبایی گۆڕان نەکەم و ئەی مەرحەبایی شێکم کاکە ئێ خۆ خەڵکی کوردستان هەر ئەوانن کاکە خەڵکی کوردستان یا پارتیە یا یەکێتیە یا یەکگرتوو یا کۆمەڵە یا کۆمۆنیستە یا چەپە یا ڕاستە
هەر ئەوانن خۆ کاکە ئەی کاتە من چیم داڵم خۆ کاکە داڵین برێشی قسەی قۆڵ مەکەن کۆمەڵی خەڵکیان لەسەر منیان نووسی بوو وەڵای ئارا مەحموود داعش دەرچوو ئەمەی ئاتەئیستێکی گەمژە نووسی بووی ئاتەئیست یعنی على ساس بێدین ئەمانە جا قسەشی لەگەڵا کەڵێ بۆ خۆی ئاتەئیستم ئیتر لێ لاوەڵی ئاتەئیستم لێژەڵێ بەخۆ ئاتەئیستم چۆشتی وە لە کاکیجێ جا ئەمانە کۆمەڵی خەڵکی بۆڵەبۆڵکردن لە حاشیی کۆمەڵکان کەس سایبیان لەسەر ناکە هیچ قیمەتێکیان نەماوە دۆڕاندویانە بەڕاستی هەتا حەسوودیژە بن بۆیە کە ئارا مەحموود شتێکە و ئەوەیە کاکە بە هەر هەمووتان بە حیزبتانەوە بە خۆتانەوە بەقەدەر ئەمن نینۆکەی من قیمەتتان نییە بەقی ئەمنۆکەی من نرختان نییە ئێوە کاکە ئێوە کەس حساتان بۆ ناکە برێشین تێکی ئێوە دۆڕاندوتانە کاکە ئەو کاتی خۆیت خوا بە نوکتەیەکی خۆشیان بۆ ژێڕمەوە کاتی خۆی لە کوردستان لەناو برادەرە کۆمۆنیستانەیە جا هەندێک کۆمۆنیستەکانی ئێران هاتن بۆ سلێمانی ئەوانە مەسەڵەن کابرا لە گەژنەکەی خۆیان ئەچوو بۆ بارەگاکەیان بۆ مقڕەکە کاتێک زەتانی بۆ نمونە ئیشێ لە کۆمۆنیستەکانی ئێرانە هاو لەو تۆ لە گەژنەکەدا دانیشتوی بەیەکەوە بۆ نمونە ئەیوت ئابا بچین خاتون قەدەمێ لێ بدەین کاکەیان تۆ نەدەوێرا بڵێ با ئاخر ژنی منە تۆ بۆ قەدەمی لەگەڵا لێ قەدەم یعنی پیاسەیە بکەین ئالم بابەتانە باشە جواب من ناوم نابن ئاغای قەدەمی لە حەقیقەتە کاکە کابرا ژنی منە تۆ بۆ قەدەمەی لەگەڵا لێ دێ با دەیقی چێکە لەبەر ئازادیە و ئیتر خۆمە ئەوەیە و ئەشی قەدەمی لێ دێن دەی باشە برافسن قەدەمەکە لێ بدەن وەڵا دوو ڕۆژ وا سێ ڕۆژ وا چوار ڕۆژ وا قەدەمیان لێ یەکەتی زانی ئێوارەیە ژنەکە هاتە بۆ ماڵەوە باشە ئەیوت بەڕاستی من تەزادی فکریم هەیە لە تەکتاو و من بەتەمام لەگەڵ ئاغای قەدەمیە تەماسمان گرتووە بشین بۆ سوئەید و من تااقەتی زیندگی کە کوردستان نەماوە ئەی هاوار تۆ خەڵکی سێمانی بووی کاکە تۆ لەکوێ خێرام لە هەجەیە و گۆڕا ئەیە کۆ من کە تۆ مێنە ئەمە ڕەش لە قشتا بوو دایکی دایکەکەم ئێستا بۆچی تەماسەگری لەگەڵ ئاغای قەدەمیە ئەچی بۆ ئیستۆک هۆڵم ئەی کاکە ئەی من و تۆش زەواجمان کردبوو ئەی کاکە بەیەک بوو خۆمان ژیاین ئێستا بۆ خێرە تۆ ئەوە ئالە گۆڕێ بەسەرا هاتووە لەچۆ نەباوە زیندگی دێرە بەخوا بە عمل نایە لەگەڵ ئاغای قەدەمیە من ئەڕۆم بۆ وڵاتانە و ئەلم بابەتانە باشە کاکە وڵا لەگەڵ ئاغای قەدەمیە بۆ خۆی هەڕەسا ئاها بۆ وڵات و ئەمانە توای دو سێ ساڵ بەیەکەوە ئینجاوازیشی لەوە هێنا ئەچوو بۆ لای ئاغای قەدەمیەکی تر تێکاکە ئێوە ئەمە ژیانە بابە من پێشەوانی ئەوە بیرەکەمە براشیدم پێشەوانی ئێوە کاکە من لە کوردستان کاتی خۆی وەکو چەپێک کە ئەسڵ ئائیلەم خوێندەوە پێم وابوو کە ئێمە بێ خێزان هەڵوەشێنینەوە خێزان ئەمەوە ئێستا لە ئەوروپا بیر ناکەمە کاکە لە ئێران لە ئەوروپا من ئۆکو ئێوە نیم دابنیشم بە دوای کۆمەڵێک کڕینکەوم کۆمەڵێک وتاری هەڵخەڵە تێدەرانە و شۆڕ و شەوق و ئەمانەکەوم من بە مانتەق بیرەکەمەوە من ئەزانم خەڵکی ئەوروپا لە چ بەدبەختیەکە ئەژین بەڕاستی من دەزانم کە کەسایەتی پیرۆزە خزمەتی پیرۆزە بنەماڵە پیرۆزە من ئەزانم کە خێزان پیرۆزە من دەزانم کە خوشکوبرایی پیرۆزە من ئەزانم بەشەرەکان پێویستە دەوری یەکا بن هەتا ئەو ڕۆژێ ئەمرن من ئەزانم کە بەشەرەکان ئەبێ یەکتریان خۆش بوێ بەشەرەکان ئەبێ بەدەم ئازارەکانی یەکترەوە بن بەشەرەکان ئەبێ ئەوە بن کاکە من ناسمەژێ تەسیری فەرهەنگی ئەوروپی کە فەرهەنگێکە ئینسانەکانی کرد بە ماشێنێکی ڕوود بەیانی هەتا ئێوارە دایان ئەدۆشێ وەکو بەیانەوە تا ئێوارە ڕائەکەن بۆ تیکێنان کاکە ئەو سیستەمەی کە لە ئەوروپا هەیە سەرفەن سیستەمێکی کۆیلەتیە کاکە گیان کۆیلەتی ئینسان بەدەستی ئینسان باشە تۆ پێ دوایە ئەمە ئازادی ڕەهایە ئەوەیە لای من ئەمە نایخوا کاکە گیان من بیرکردنەوەم لەگەڵ تۆ فەرقی هەیە چاوەکەم من وەکو تۆ بیر ناکەمەوە کاکە تۆ بە من بڵێ لادێیی مشکلەی خۆتە کاکە من لادێیم بابیشم لادێیە کاکە من حەزەکەم بچم لە چۆرەدەیەکە بۆ خۆم دابنیشم حەزەکەم لەگەڵ سروش ئاش ببمەوە کاکەشیان باشە من حەزم بابە حەزم لە زەڕەی کەرێکە کاکە من حەزم لەم هەموو ماشێن و لەم هەموو قیتار و لەم هەموو ترام و لەم هەموو بابە بەشەری ئەم ئەوروپایە وڕ و کاس و سەرگەردان بۆ براشینم ڕۆژانە بڕۆ ئەمیستەردامە شانت بە شانی دەیان هەزار کەسەکەوێت کەس ئاگای لە خۆی نییە بە شەرەکانی کاکە نە عیشق ماوە نە خۆشەویستی ماوە نە سەمیمیەت ماوە نە ڕەفاقەت ماوە نە خزمەتی ماوە نە کەسایەتی ماوە هیچ نەماوە لەم کۆمەڵگایانەیە سەرمایەداری کارێکی کردووە بەشەرەکانی لەبەر یەکتر دابڕیوە تۆ دەوێ من والەکەی من والێ ناکرێن بۆ تۆ کاکە گیان من تەسەوڕم بەتێ کوڕە تۆ ئەهلی دیسکۆی من ئەهلی دیسکۆ نیم کاکە گیان خۆ بە زۆر نییە برای من خۆ دیسکۆ خراپ نییە تۆ بڕۆ بە دیسکۆ ئازادی منش ناڕۆم ئازادم تۆ ئیسلامی هاو بۆ ماڵەکە دەریکە من هاو بۆ ماڵەکەم ئەیخەمە سەر و سەر چاوم تۆ ئاتەئیست بێ بۆ ماڵەکەم من ئەیخەمە سەر سەرم تۆ توانین دەریکی کەیفی خۆتە کۆمۆنیست بێ بۆ ماڵەکەم سەر ئەو چاوانم هاتی منەکەم شێ کاکە باشە
من باشی ژیانەکەم ژیان کە بەشەرەکان بە یەکەوە بژین وەکو ئینسان بە یەکەوە بژین بە تۆڵێ وەڵام مادەم کابرا مسلمانە ئەوە تۆ داعشیت خەجاڵەتی کێشە کاکە دارزێ تۆ لاخۆی ئاتەئیسی عەلە ئەساس لاخۆی باوەڕ لاخۆی پێت وایە کە دین خراپە دین ئینسانەکان ئاوالەیەکە دین ژنەکە بە کۆیلە دین ئەمە ئەوەیەکە لەم لاوە تۆ خۆت کۆیلەی تۆ خۆت ئاتەئیستی واتە بێدینی بێخوداییت کردووە بە ئایدۆلۆژیایە بووی بە کۆیلە چاوەکەی تۆ بووی بە کۆیلە باشە تۆ ناتوانانی من وەکو خۆ لێ بکەیت تەواو تۆ ڕۆژی 1000 جوێن بە خودا ئەدەی من جوێن بە خودا نادەم کاکە کە تۆ کەیفی خۆتە ڕۆژی 1000 جوێن بە محەممەد ئەدەی من جوێن بە محەممەد نادەم کاکە تۆ ڕۆژی 1000 کە لە باسی عایشەیەکەی کە محەممەد تەمەی 9 ساڵای هێنایەتی من باسی ناکەم چونکە ئەزانم پێش محەممەدیشەر هەبووەوە ئێسش لە ئەوروپایە هەر هەیە کاکە ئێسش لە ناوجێگەی ئەم ئەوروپایە ڕۆژانە کچی 9 ساڵ و 10 ساڵ بەشوو نادرێ سێکسی لەگەڵاکرێ فەرقی چی کاکە سێکسی لەگەڵاکرێ ئەسڵەن لە ماوەی ئەم 3-4 ساڵەیە لانیکەم 3000 کچی بابلێن هینی شەرقی یان مناڵی بچووکی کچ ڕفێنراون لەلایەن باندە مافیاکانەوە ئەم مناڵانە تەمەنیان 2 ساڵە 3 ساڵە ئەیان ڕفێن بۆ ئیتالیا بۆ ئەمانە ئەچن بە شوێنێکە بەخێویانەکەن گەورەیانەکەن بۆ باندی لەشفرۆشی بەکارنهێن لە ئاسی دنیایە کاکە گیان دێگەی باشینم سەرمایەداری گۆی زەوی بێکەڵک و نابود کردووە بابە من پێویستیم بە خۆشەویستی بەشەرەکان هەیە کاکە تەواو عەلی باپیر لێ بۆ لای من 4 قسەی خۆشم بووەکە بە من چۆڵەتی هەیە ئیسلامی خۆ من ئیسلامی نیم کاکە ژیان باخم شێ بەسەر ئەوە باشە کاکە واز لەم گاڵتە جاڕیە بێنن واز لەم دەم بەتاڵی دەست بەتاڵە بێن کاکە ئەمە عیبە ئارام ئەحمەد تۆ نابێ بگەیتەوە بۆ کوردستان تۆ گەیتەوە بۆ کوردستانەوە خۆتی فرۆشتووە بابە زێدی خۆمە ئەی هاوار کاکە وڵاتی خۆمە چاوە ڕاستەکەم بابە شاری خۆمە کاکە ئێسکی باو باپیرم دەیان پشتم لەژێر ئەو خاکایە بۆچی نەگەڕم وڵاتەکەی خۆم کاکە تۆ نابێ یەکەس ببینی ئەوە خۆتی فرۆشتووە تۆ نابێ سەفەرکەی ئەوە پارەنێکی بۆ خۆتی فرۆشتووە ئەگەر ژنێ سڵاوی لێکردی ئەوە تۆ بێئەخلاقی بۆ یەکە ژنێ سڵاوی لێکە ئیسلامی هاتەلات بەخوا تۆ ئیسلامیت ئاتەئیست بوو بەخوا تۆ ئاتەئیستی و کافری کاتۆلیکێ بێ بەخوا تۆ ئەوە وەکو ئەوای عیبە کاکە عیبە کاک نوێشوام سەفا هەمووتان بیرتانە گۆڕەکەی بەڕەحمەت بێ کاک نوێشوام سەفا بە درێژایی ئەو تەمەنەی خۆی لەگەڵ ئێرانیەکان لەگەڵ سەدام حوسێنەکان لەگەڵ تورکەکان لەگەڵ فەڕەنسەییەکان لەگەڵ ئەوروپیەکان لەگەڵ ئینگلتەرە و ئەمریکیەکان لەگەڵ عێراقا لەگەڵ دار و بەدا دانیشت لەگەڵ مەسعودا لەگەڵ نێچیرا لەگەڵ مامجەلا لەگەڵ هەمیان دانیشت کاکە چای خواردەوە دانیشت قسەیان کرد بەڵام هەر کاک نوێشیروان بوو هەر کاک نوێشیروان بوو کاک نوێشوام سەفا نەیدۆڕند کاک نوێشوام سەفا خاوەنی کۆمەڵێک ئارا و بیر و بۆشون و جیهانبینی خۆی بوو لەگەڵ هەموو دنیا دانیشت و بۆ پەڕی وریاییەوە دیفاعی لەو جیهانبینی خۆی کرد هەتاوەکو مرد کاکە ئێوە زۆر سین بەڕاستی ئاوا بیر دەکەنەوە کاکشی بۆیە ئەوە منم بڕیان ئەدەم کەچیەکە میاچی ناکەم من بە قەولی 4 ئینسانی قەڵەم فرۆش و لاتولود ناکەم کاکەجان من بەشەرێکم خۆم بیرەکەم و چۆنەکەم باشە کاکە بۆیە من بە ئێوە وتووە ئێسەیش بە ئێوەی ئەڵێمەوە خۆشەویستە بۆ جارێکی بیرتان نەخمەوە من کە کاک نوێشوام سەفا گۆڕانی دروست کرد بڕیارمە دیفاع لەو پایانە بکەم کە کاک نوێشوام سەفا دروستی کردووە بۆ ئاڕوگۆل لە کۆمەلگایە لە بیر و بۆچوونەکانی لە ئەخلاقی سیاسی لە ئەخلاقی کۆمەڵایەتی لە پەرەی چۆن کە کاک نوێشوام سەفا لە گردەکەدا ئەنی ژیانە ماڵەکەی خۆیان ئەبوو کافر بچوایە لەبەری هەڵەسات تا بە دەرگاکە لەگەڵ یا ئەڕۆشت مسلمان بچوایە تا بە دەرگاکە لەگەڵ یا ئەڕۆش و تا ئەوێ خواحافزی لێ کرد یا بەخێراتن لێ کرد جوولەکە بچوایە بێدین بچوایە دەوڵەمەند بچوایە سوالکەر بچوایە ژنی بەتەمەن بچوایە مناڵی بچکۆلە بچوایە لەبەری هەڵئەسا حتا ئەچوو ئەیهێنایە ژوورەوە بۆ پڕی ڕێز و احترامەوە حتا بە دەرگاکەش ڕەوانەیە کرد باشە کاکە هەموو ئەم ئەخلاقیەتانە باشە و هەموو بیر و باوەڕەکەی من دیفاع لەم دنیاە ئەەکەم شتەکانی من ڕوونە من درۆ لەگەیش کەسێکان ناکەم کاکەژیان من هەموو ئەو پایە ئوسوڵیانەی فکری نوێشوام سەفا بیر و بۆچوونی نوێشوام سەفا مەکو مەسەلە ئەخلاقیەکان مەسەلە سیاسیەکان مەسەلە بیر و بۆچوونیەکان پەیڕۆ و پرۆگرامەکەی بەرنامەکەی گۆڕان هەبێیان نەبێ فڵان هەبێیان نەبێ هەموو ئەمانە بڕۆنیان نەڕۆن لادنیان لەدە ئەم مشکلەی من نییە من وەکو ئارام ئەحمەد هەوڵ ئەدەم کە
کارێ بکەم ئەگەر بەشێکیشی بێ لە پەیامەکانی کاک نەوشەوام سەفا لە جیهانبیر کە نەوشەوام سەفا لەو کۆمەڵگەیە جێبەجێ بکەم من کار لەسەر ئەمە ئەەکەم تەواو ئیتر تۆ قبولتە قبول بێ قبول نییە قبول نەبێ مشکلەی خۆتە کاکیجێ مشتەکەم دەسەکەم ڕوونە کەشفە درۆگە کەسە ناکەم بەڕاستی درۆ لە کەسە ناکەم ئەمە هەوڵی منە و ئەمە جێبەجێشیکەم من قازانج لە ئەخلاقیەتی لە ڕێزی لە تەقلید هەموو ئەمانەکەم ئەمانە هەمی جێبەجێکم کاکیجێ لە هەر جێگەیشی ئەم دنیایە بم من ئەوە جێبەجێکم تەواو خۆ حەقیشم بەسەر کوڕیەوە نییە حەقیشم بەسەر بەزوتەوەی گۆڕانەوە نییە کاکیجێ حەقیشم بەسەر فڵانە فیسارەوە نییە چونکە نەوشەوام سەفا نەمڵکی کوڕیەتی نەمڵکی کشیەتی نەمڵکی گۆڕانە نەمڵکی هیچ کەسێک مڵکی نیشتیمانێکە مڵکی گەلێکە بەڕاستی پێم وایە من لە هەموو کەسێک باشتر ئەتوانم جیهان بینیەکەی نەوشەوام سەفا عەکسکە بۆ کۆمەڵگا وە کای لەسەرکەم فکری نەوشەوام سەفا باشتر ئەوە بکەم باشە کاکە من ئەتوانم ئەوانەی کە ناتوانم سێبەشی دژزە هەیە موچە خۆرە هەیە ساختە چییە هەیە دەست بڕە هەیە درۆزنە تێگەی هەیە هەموو تەمەنی بە درۆ ڕەفاقی نەوشەوام سەفای کردووە بەڵام من بەڕازگویان نەکردومە باشە کەواتە ئەوە منم ئەتوانم ئەوە جێبەجێ بکەم نەک کاک ڕیسی عەلی نەک کاک جەلال جەوهەر و فڵانسەکە دنیایکی دزیوە کاکیجێ ناتوان من ئەتوانم بیکەم کە وەختە شوعلە خان مرد باشە لایفم لەسەر کردەوە ڕەئی خۆمم وت بە هەموو پیاوانە بە هەموو جۆرێک کاک نەوشەوام سەفا کۆچی دوایی کرد لایفم کردەوە ئەوەی کە زانداکردن باشە کاکە تا حەقی خۆم بۆ کاکە سێری ئەو هاوکێشەیەکن لەسەر و ئەمەشەوە دەیان گۆڕان خواست لە سەردار عەبدوڵڵاوە کە دەیان جار پەلامارە ماوە دژی قسەم کردووە هەتا عەبدوڵڵای مەلا نووریەکان هەتا چوزانم هەتا کاک عەدالەت هەتا وەکو هەموو کاکەکانی کە هەتا فڵانە فیسارەکان هەموو ئەمانە سەردانی باوکی منیان کردووە کاکیجێ دەبەخوا کوڕەکانی نەوشەوام سەفا تەلەفۆنێکیان بۆ من نەکردو بڵێ کاگەرم باوکە چۆنە حتی تەلەفۆنێکی ئەتیادی کاکیجێ ئێ بەخوا بۆ لای کاکۆسەد خێرا هەمویان چون بێ بخوان بەرزە پێ ڕاوەسا بوون لە لای کاکۆسەد بنمونە باشە کە نەزانم تەعزیە چی بوو نازانم چی بوو ئەو کرابوو ئەویان کرد تەلەفۆنێک بۆ من نەکردم بەس مشکلەی من نییە بۆچی مشکلەی من نییە چونکە من حەقم بەسەر کوڕ و کچی و کەس و بنە ماڵ و ئەوە نییە کاکە من باسی نەوشەوام سەفا و فکری نەوشەوام سەفاکەم پێی کاکیجێ تەواو لە کاتێکە هەموو ئینسانە شەریفانە باشە بە سەدان خەڵکی گۆڕان خوا سەدا حەت بابە عەزیزان ئەمە بۆ تاریخیش ئەڵێم ئەمە باشە خەڵکی ماڵی مام جەلال یا هی یەکێتی نیشتیمانی سەردانی باوکی ئارام ئەحمەدیان کردووە لە کاتێکە من سێ ڕۆژ مام جەلال مردبوو من خۆم لایفم لەسەر کردوێتەوە بەڵام ئەوان سەردانی باوکی منیان کردووە کە حاجی عەلی نەخۆش دەیە کاکیجێ ئێ بەخوا کاکیجیانی تو خۆ ناتوانانی بە خەڵک بڵێ بابە تۆ بۆچی بۆ ماڵەکەم دەستیشی خۆش بێ و سپاسیشی یەکەم بۆ ماڵی ئاوا بکاک باشە بۆ باشەیە سەردان مەکەی سەردان دەکەم ڕێز مەگری ڕێزت ئەگرم بە ئاوایە باشە کاکە ئەمە ئەوەش ئاخر قسەم کە ئەمێ بە ئێوە بڵێم دوو ڕەسمە بینم ڕەسمی کاک نەوشەوام سەفا هی گۆڕەکەی ولەگەڵ ئەوەی ماڵی مەلام سەفا و مەسعود بازانی ئەوانە کە لە شوێنی خۆیان نێژراون لە یەکیان ناوە و تعلیق ئەدەن کە پارتیەکان کە ئەمە باوکی هەژارانە و ئەمە ئەوە ئەیە ئەشۆ بلا قسەکان ڕاستە بەڵام یەک شت هەیە فەرقی هەیە ئەویش ئەوەیە کە مەلام سەفا و ئیدریس بارزانی و فڵانە فیسارەکان هەتا مرد دزیان هەتا مرد خەیانتیان کرد هەتا مرد کوشتیان هەتا مرد ئەوەیان کرد بەڵام کاک نەوشەوام ئێستا گۆڕەکانیان هیچ شتێکی بۆ نەکراوە کارەبا ئەوە گۆڕی سادەیە کاک نەوشەوام سەفا هەموو تەمەنی خۆی قوربانی بوو هەموو تەمەنی خۆی نەیدزی هەموو تەمەنی خۆی گەندەڵ نەبوو هەموو تەمەنی خۆی تاڵانی نەکرد بەڵام ئێستا ئەویان لێکردووە بۆیە من پێم وایە ئەوە خەتای کاک نەوشەوام سەفا نییە بەڕاستی خەتای کاک نەوشەوام سەفا نییە من پێم وایە چۆنێتی دروستکردنی ئەو گۆڕەی کاک نەوشەوام سەفا غەدر بۆ لە کاک نەوشەوام سەفا بەڕاستی ئەسەن جارە من نازانم کاک نەوشەوام سەفا لە چێ وەسێتی کردووە کە لەو گردە بینێژن کوا وەسێتێکی نووسراومان بنێ من دەڵێم درۆکەن من دەڵێم کاک نەوشەوام سەفا وەسێتی نەکردووە کە لەو گردە بینێژن درۆیە ئەسۆساسی نییە بە بەرنامە کاک نەوشەوێنیان لەوێ ناشتووە بزان چی ئیشێکیان بۆ مۆزوع هەیە لەسەر و ئەمەیشەوە وا لەوێ ناشتان بەڵام ئەم گۆڕتان بۆ کردو بەشل چراخان ها کاکە بۆچی واتان لێکرد ئەی باش هەر ئێوە نەبوون ئەتان وت کاکە سەری ماڵی برای مەحمەد کە گۆڕەکەی برای مەحمەدیان چی لێ کردووە
باشە کاکە ئێوە نەبوون ئەی ئێستا خۆتان بۆتان لە کاگن شوام سەفا کردو کاکەژیان خەڵک ڕەخناگرێ برایشین خەڵکای ئەو گۆڕی بووە دەکرد خۆ تاوانی کاگن شوام سەفا نییە کاکە تاوانی ئێوەیە برایشین بۆچی واتان کردو ئێوە کاکە ها والله کاگن شوام سەفا ئێستا زیندوو بێتەوە دژی ئەو مۆزوعەیە کاکە دژی ئەو مۆزوعەیە بۆ هاکەن کاکە ها بۆچی واکەن کاکە نەدەبوو ئەو کارە بکەن بۆیە پارتەکان کە ڕەخنێگرن ئەوەیە حەقی خۆیانە کاکە تۆ ئێوە نەدەبوو گۆڕی کاگن شوام سەفا ئابۆشە لێ بکەن نەدەبوو بیکەن بۆ هەموو چراخان ئەها ببورن تۆزێک بڕای یەک دەقیقە کاکی عەزیزان آخر قسەم ئەوەیە کە نەدەبوو گۆڕی کاگن شوام سەفا بکەن بۆ چراخانە خەڵک لە سێمانی کارەبای نییە ئەو بەحاتی کارەبای ناکوژێتەوە خەڵک لە کەلار و کفیا کارەبای نییە ئەو قەت کارەباکەی ناکوژێتەوە من لێرەوە داوا لە هەموو جەماوەری خەڵکی کوردستانەکەم هەر ڕەخنەیەکتان هەیە لە گۆڕانی بگرن لە کوڕەکانی بگرن لەو کەسانە بگرن کە ئەو گۆڕیان وا لێ کردووە ڕەبتی بە کاگن شوام سەفاوە نییە کاکەژیان کاگن شوام سەفا ئینسانێکە لەم دنیاە ڕۆیشتەوە فاتی کردووە خوا ئافریکا ئەو نەیوتوە گۆڕەکەم وا لێ بکەن ئەو نەیوتوە لەوێ بمنێژن کاکەژیان نەیوتوە لە گرد بمنێژن نەیوتوە لە گۆڕەکەم ئاوا لێ بکەن ئەگەر وتوێتی فەرموو بە دەست و خەتی کاگن شوام سەفا با کوڕەکانی بنە ماڵەکەی بڵاوی کەنەوە بڵێ ئەوە تا کاگن شوام بە خەتی خۆی ئەڵێ لەوێ بمنێژن ئەڵێ گۆڕەکەم ئاوا لێ بکەن فەرموو دەی بزان پێتان نییە بەخوا کەواتە تکایە هیچ کەسێک گلەی لە کاگن شوام سەفا نەکە ئیلاقی بەسەر کاگن شوام سەفا نییە من کە مردم تەرمەکەم چی لێکەن لێم بکەن چوزانم کاکەژیان بنمونە لە دوای یا چیمنیەکە خەتای من چیە کاکەژیان بەڵاتی خەتای من نییە بۆیە ڕەخنەگرن لە شوام سەفا لەو ڕوانگەوە بێویژدانیە عیبە تەواو خواتان لەگەڵ و شەوێکی خۆش بۆ هەموو لایەکان عەزیزان سەر چای من هات بای بای